سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتتان. ئەمڕۆ دووشەممە 2 ڕێبەندانی 1402 هەتایی بەرابەر لەگەڵ 22 ژانوێری 2024 زاینی. هەروەک پێشتر ئاگادارمان کردبوونەوە بەرنامەی ڕاستەوخۆی ئەو شۆمان لەسەر چاوگێڕانێک بەسەر گرنگترین ڕووداوەکانی چەند حوتوی ڕابردووە. کردەوەی سەر لێ شێواوانەوە هێرشی موشەکی دەستێژی کارانەی سپای پاسدارانی حکوومەتی ئیسلامی بۆ سەر خاکی وڵاتەکانی پاکستان، هەرێمی کوردستان لە عێراق و سووریا بە بیانی وەڵامدانەوەی سەخت بە ئیسرائیل و هێزەکانی داعش گۆشەگیری و هەرچی زیاتر تاکەوتنەوەی کۆماری ئیسلامی پەرەپێداوە. لە ئاکامی ئەم کردەوە دەستڕێژی کارانەدا ژمارەیەک منداڵ و خەڵکی بێتاوان بوونە قوربانی سیاسەتی شەڕەنگێزانەی حکوومەتی ئیسلامی. کردەوە مەترسیدار و وروژێنەرەکانی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی ڕابردوودا چاقبەستووی سیاسەت و ترس و لاوازی بنکەی ئەم ڕژیمەی ڕوونی دەرخست. هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بناغی سیاسەتی دەرەوەی ڕژیم لەسەر بنەمای یەکگرتووی ئیسلامی و ئازادی قودسی شەریف دامەزرا. چەقی ئەم سیاسەتە دەرەکیە بریتی بوو لە پەرسی فلستین. ئێمە بۆ تاوتۆکردنی ئەم باسە داوامان لە بەڕێز هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شۆماندا بەشدار بێت. هاوڕێ حەسەن ئەم کاتت باش، زۆر سوپاس دەکەین بۆی کە دووبارە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە بووی. ئەم کاتە و هەموو کاتێکی هاوکاران و بەڕێستان باش کاکانێجان، سڵاویشم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتانە. زۆر سپاس، بەخێر بێت. هەر لێرە شەو بە بینەرانی ئازیز بڵێن هەروەک پێشتریش ئاگادارمانکردن ئێوەش دەتوانن لەسەر ئەم باسە بەشدار بن و ڕاو بۆ چوونتان بنێرن ئەگەر پرسیاری شەبوو لەسەر ئەو تۆری واتساپ کە ژمارە تەلەفۆنەکەی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دیارە. کاک حەسەن با لێرەوە دەست پێ بکەین. کۆماری ئیسلامی لە ناوەوە سەرکوت و جەنایەت دەکات و لە دەرەوەشەوە دەستی ناوەتەوە ئاژاوەنانەوە و تیرۆر دەکات. ئێوە بەڕێستان وەزعی دەسەڵاتی ئێران ئێستا چۆن دەبین؟ دەزانی ئەو دوو ڕەفتاری کە جەمهوری ئیسلامی دەیکەن لە واقعەتا ڕنگدانەوەی یەک سیاسەتە. ئەمە شتێکی ناسراوە یا تێوەریەکی بازلێکراوە کە سیاسەتی دەرەوە ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆیە. بەو معنایی ئەو سەرکوتەی کە لە ناوخۆی هەر وڵاتێکا دەکرێت، ئەو زەبر و زەنگ و ڕەفتارانەی کە دەسەڵات لەگەڵ جەماوەری ئەو وڵاتە دەیکات، ئەو ڕنگدانەوەی ئەو سیاسەتەیە کە دەرحەق بە دەرەوە دەکرێت. هەر ئەوە بۆ خۆی پێناسەیە بۆ ئەوەی کە بزانی مەسەلەن دەوڵەتێک چەندێک دەوڵەتێکی خەڵکیە، چەندێک دەوڵەتێکی بە ئیسلاح دەوترێت دیموکراتیکە یا چەندێک دەوڵەتێکی سەرکوتکەرە. هەر ئەو پێناسەیە لە مەوردی دەوڵەتی ئیسرائیلیشەوە، بە تایبەت کە زۆر جار باز دەکرێت دیموکراتیکترین دەوڵەتی خاوەرمیانەیە، وڵاتێکی زۆر پێشکەوتووە چییە ئەوانە، بەڵام وەختێک کە دیتە سەر هەڵسەنگاندنی سیاستەکانی ناوخۆی ئەو وڵاتە، بۆ هەموو کەسێک معلوم دەبێت کە ئەوە لەگەڵ واقعیەتەکان نایەتەوە. وهروەها لە مەوردی وڵاتانی دیکەیشەوە، بۆیە ئەوەی کە جەمهوری ئیسلامی لە ناوخۆی وڵاتە دەیکات، ئەو دڕندەیە، ئەو سەرکوتە، ئەو وەحشیگەریە لە پەنای ئەو فەقیری و هەژاری و بێدەرەتانیی کە بەسەر ژیانی خەڵکی ئەم وڵاتەی تەحمیل کردووە، لە ڕاستیدا ڕنگدانەوەی سیاسەتی دەرەوەکەی دەکا بەوەی کە موشک داهاوێژێ، دەکا بەوەی کە گروپای نیابەتی خۆی لە سووریا، لە فلستین، لە عێراق، لە یەمەن، لە شوێنەکانی دیکەدا پەروەردە دەکات، پەرواریشیان دەکات و ئەو پوڵ و پارەی کە لێرە خەڵکی ئێرانی لەسەر سفرەی فەقیرانە و هەژارانە پێداناوە بەشێکی زۆری دەچێت بۆ ئەو شوێنانە و بۆ ئەو گروپە ترۆریست و تاوانبارانە. بنابەرین ئەم دوو سیاسەتە ڕنگدانەوەی یەک سیاسەتن و لە ڕاستیشدا ئەو سیاسەتانەی جەمهوری ئیسلامی بنبەستێکە کە جەمهوری ئیسلامی لە باری سیاسیەوە، لە باری عەقیدەتیەوە، لە باری بەرنامەی کورتماوە و درێژماوە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک لەگەڵی دەرگیرە. هەر ئەو ڕۆکە ئێوە چاو لێ بکەن لە سایتەکانی خۆیاندا، لە خەبەرگوزاریەکانی خۆیاندا باس دەگرانبوونی بێنزین دەکەن، باس دەوە دەکەن کە ئەو بێنزینی سامیەی کە بووە ئەوە بەو شێوە نامێنێت. ئەوە مەسەلەن ئەوە نمونەیەکی. بازە سامیە بەندی نان دەکەن لە سوورەتێک کە هەر ئەو بێنزینە
ئێمە شاید بووین لە ئابانی 1970 چه ناڕەزایەتیەکی بەرینی جەماوەری لە ئێرانە نایەوە 1500 کەس لەسەر ئەو تاوانەی کە جەمهوری ئیسلامی دەخستە سەر سفرەی خەڵک گیانیان بەخت کرد. ئەگەر بێنزین گران بێت هاتوچۆ گران دەبێت، سوخت گران دەبێت، بەس نان پێش هەموو شتێک نان گران دەبێت کە سەرەکی ترین خۆراکی ڕۆژانی خەڵکی فەقیر و هەژار. جا لەو بگرە هەتاکوونێ زۆر فشاری دیکەی کە ئەمڕۆ کە دەیهێنێ و لە عینی حاڵشدا ئێوە تەماشا بکەین ئەمڕۆ کە نائەمنی لە ئێرانە لە ژیانی ڕۆژانەی خەڵک و تەنانەت گوازراوەتەوە بۆ ناوەندە ئەمنیەتی و ناوەندە نظامیەکانی. هەردوێنێ و پێرەکە باسییان کرد سەربازێک 5 زانە سەربازی وەکو خۆی لە پادگانێکا کوشت. ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی ئەو وەزیەتە داڕماویەیەکە چۆتە ناو هێزەکانی جەمهوری ئیسلامیشەوە. هەر ڕۆژێک پێش ئەوە فەرماندەیەکی سپا لەگەڵ 2-3 محافزەکانی لە سیستان و بەلوچستان کوژران. یعنی ئەمڕۆکە تەنانەت ئەوانەی کە بەڕێوەبەری خودی نظامەکەیشن ئەحساسی ئەمنیەت ناکەن لەو بحرانەی کە جەمهوری ئیسلامی تێکەوتووە و هەموو کەسێک ئەمڕۆ بە سبحەینێ دەکات، ئەم حەوت بە حەوتوی داهاتوو دەکات. بۆیە ئەو بحرانانەی کە لە ڕاستیدا داوێنگیری جەمهوری ئیسلامی بووە لە بواری اقتصادی، لە بواری سیاسی، لە بواری ئایدۆلۆژی، لە بواری ئیجتماعی، لە بواری هەمووی ئەو تەنگنایەنەی کە هەیەی ئەمانە قوڵتر بوونەتەوە، بەرینتر بوونەتەوە، هەموو فاکتۆرەکان و هەموو فاکتەکان ئەوانەمان پێڵێ. لە عینی حاڵیشدا ئێمە ئەبێ ئەوە بزانین ئەمە ئەسڵێکە کە زۆر جار بەتایبەت لە فکرێتی مارکسیستیدا باس کراوە باز دەکرێت. ئەویش ئەوەیە کە شەڕ یەکێ لە ئامرازەکانی زاڵبوون بەسەر بحرانە. ئەوە یەکەمی جیهانی، شەڕی دووەمی جیهانی، ئەنواعی شەڕهایەکی دیکە کە لە منتەقەدا کراون، شەڕی ئێران و عێراق، ئەنواعی شەڕێکێک لەو ئەبزارانن کە دەسەڵاتداران و چینە لە دەسەڵاتەکانە دەیانوێت لە ڕێگای شەڕ و خۆیان نەجاتدەن، بەڵام جاری وایە هەر شەڕیش سەری خۆیان دەخوا. کۆمۆنی پاریس دوای شەڕ دروست بوو، شەڕی یەکەمی جیهانی انقلابی ئۆکتۆبری لێکەوتەوە. من ناڵم شەڕ باشە، مەبەستمەوە نییە، مەبەستم نمونایەکی تاریخیە کە هەمیشە شەڕ بە دڵی شەڕخوازەکان نییە. شەڕی سەدام حوسێن لە خەلیجی فارسا هەڵی گیرسان خۆی و خانەوادەکەی و حیزبەکەی و هەموو شتێکی تێدا بە تاڵان برد، سەرنگون کردو لە بینی برد. بۆیە کانێ شەرت نییە جەمهوری ئیسلامی لەو پەلە قاژەیانەی کە ئەمڕۆکە دەیکا بتوانێت لەمانە سەرکەوتوو بێتە دەرەوە و ڕۆژ بە ڕۆژی زیاتر ئێمە دەبینین کە پاشەکشەی پێ دەکرێت. بە باوەڕی من ئێستا هەر فەرماندەیەکی سپا کە پێی بڵێن بڕۆ بۆ سووریە، بڕۆ بۆ دیمشق، ئەچێت لە ماڵە خواحافیزیەکە دەڵێ ناگەڕێمەوە، چونکە وای لات هەوو سەرنوشتیانە. بۆیە کانێ ئەو وەزیەتە بەعام ئاوایە هەم لە عەرسەی ناوخۆییدا جەمهوری ئیسلامی لە بنبەستە، هەم لە عەرسەی مەنتەقەییشدا لە بنبەستە، مزافەن لە عەرسەی نێونەتەوەییدا جەمهوری ئیسلامی بە شدەت منزەویە. وڵاتێکی بێز لێکراوە کە هەتا دۆستە نزیکەکانیشی ئەوڕۆکە زۆر دانی خێری پێدانانێت. زۆر باشە کاک حەسەن، خۆشان ئاماژتان پێدا دیارە وەزعی دەسەڵاتان بەباشی باس کرد، ئەو جۆرەی کە بۆ خۆشتان باستان کرد دیارە منزەویە و بە بومبەست گەیشتووە و وڵاتانی کە دەکەونە ئەم دۆخەوە شەڕ دروست دەکەن. با بینە سەر شەڕ هێرش بۆ سەر پاکستان دیارە خمارێکی زۆر گەورە بووە، پاکستانی زۆر زوو وە خێرا وەڵامی داوە. کۆماری ئیسلامی بۆچی ئاوا سەر لە شێواوانە ئەم کارەی کرد؟ بۆچی بڕیاری پێنادرێت بە قازانجی خۆی؟ دەزانی کاک ئەمیر، هاوکات جەمهوری ئیسلامی پەلاماری دوو شوێنی تریشیدا، یعنی بە فاستەی ڕۆژێکەوە کوردستانی عێراق بوو کە لێرە لە ماڵی بازرگانیان منداڵێکی 11 مانگە بە ناوی ژینا تێدا چوو کار بە خۆشەویستی ژینای ئەمینەوە ناو دێرکرا بوو. باوکی منداڵەکە پێشڕەو دزەی تێدا چوو، هاوسەرەکەی دوو کوڕی تری هەرێستەکانی لە خستەخانن و وەزئی جسمیان باش نییە، چەند نەفەری تر لەو کەسانەی کە لەو ماڵەدا بوو تێدا چوون و ئەوە لەواقعدا منتەقەیەکی و لە هیچ حفازێکی نییە، کەسێکی مەدەنی لە ژیانی ئاسایی خۆی دەکات و جەمهوری ئیسلامی ئەو تاوان و جنایەتی دەرەق بۆ کرد. سووریەیە، لە سووریە وتیان لە داعشماندا و داعش گوایە ئەو جنایەتەی کە لە لای قبری قاسمی سلێمانی ئەوانە کران خەڵکیی زۆر تێدا چوون وانە گوایە ئەوان کردویانە کە هیچ بەڵگەیەک و سەنەدێکیش بۆ ئەو کارە نەبوو. ئەویش وڵاتی نەبوو چون ئەوێش خۆ سووریە دەوڵەت نییە، هەرچی هەیە نییە و بەشەیەتی کە لەژێر کنترۆلی خۆیەتی، ئەو بەشەی تریێتی کە لە بەشێکی لە ئەمریکایە، بەشێکی لە
تورکیەیە رووسیەیە هێزەکانی سووریە دموکراتیک وانە بەڵام ئەوەی کە جمهوری ئیسلامی انتزاری ناکرد پاکستان بوو. پاکستان لە واقعدا دەوڵەتێک نییە کە بتەوێ هەروە بە ئاسانی لەگەڵی کایە بکەی یا شەڕی ئاوری لەگەڵ بکەی. جمهوری ئیسلامی زۆر دەستە پاچە بوو. جمهوری ئیسلامی ئەمانە نیشانەی سەر لێ شێواوی لە سیاسەتان. ئێوە تماشا بکەن فەرماندەی تارانی گەورە وتی بڕیاری ئەو پەلامارە ئەو موشەکانی کە خستمان بۆ هەولێر شخصی خامنەی داویێتی. ئەوان بۆ سووریە وتیان فەرماندەکانی سوپای پاسداران داویانە. بەڵام لە مەوردی پاکستانەوە یەک نەفەر نەیوێرا بڵێ ئێمە کردومانە. تەنانەت وتیان خۆ موشک نەبووە، ئەوە شتێکی تر بووە، زۆر پاکانیان بۆ هێنایەوە. ئەمە یەک شت نیشان دەدات جا لە سەر لێ شێواوی بە نەزەری من تەناقوزێک لە ناو نەهاد و ئۆرگانەکانی جمهوری ئیسلامیە. وەختی خۆیگە لە بیرمان بێ زەریف چێکی هەیە نەوارێکی توولانیە لەسەر مەسئلەی کێشەکانی بینی سوپای پاسداران کە بە مەیدان باسییانەکەوە دیپلۆماسی. ئەو کات بۆ خۆی نوێنەری دیپلۆماسی ئێران بوو و دەڵێ ئەم کارانەی کە مەیدان دەیکرد لەگەڵ ئەو کارانەی کە دیپلۆماسی دەیکرد فەرقی بوو. کەسی جان دەهێنا من خەبەرم نەبوو، ئەمەلێتی جان دەکرد ئێمە نەمان دەزانی. ئەمە ئەتوانێت بە یەک معنە ئەو سەر لێ شێواویە لە ناو خودی سوپایە بێ، یا نیان وێرا مەسئولیەتەکەی قبوڵ بکەن، یا ئەوە بوو کە لەناو ئەم دەستگایانەیە دەستگاهایەک و حکوومەت دەرحکوومەتێکەیە کە ئەوە نیشانەی شپرزەیی وڵاتێکە، نیشانەی شپرزەیی دەوڵەتێکە کە بێت و ئەوانە مزافن هەموو کەسێک ئەو لێکدانەوەی کرد کە جمهوری ئیسلامی ویستی لەم تەریقەوە بە ڕقیبە مەنتەقەیەکانی خۆی نیشان بدا کە موشکی دووربردی هەیە. ئەو موشەکە دووربردانی ئەو لە مقابلی موشەکەەکانی سنتکام و بریتانیا و وڵاتانی یەکگرتووی دیکەی کە لە نزیکی 20 و چەندانە 30 دانە وڵات لە عليه حوسیەکان متحد بوون هەر هیچ نییە، هەر وەکو فشەیەک وای بخێ بە حەوادا. ئیسرائیل هەر حەسابی بۆ ناکات. بنابراین لەلایەکەوە هەم ئەوە بوو کە قودرەتی خۆی نیشان بدا، هەم لەلایەکەوە بە یەک معنە فەقیر کوژیشی کرد. جمهوری ئیسلامی لە سووریە لی دەدەن، لە سووریە هەموو ڕۆژێ گەورەترین فەرماندەکانی سوپای پاسداران لە قاسمی سولەمانی و لە ڕەزوی موسەویەوە لەو سێ چواردانە ئەوە کادرهای ئەسڵی سوپای پاسداران بوون. ئیسرائیل کوشتونی تۆ دی لە هەولێر خەڵکی مناڵێکی 11 ساڵە دەکوژی دەڵێ موسادمان لێدا، موساد ئەوە لە ئیسرائیل بڕۆ لێبدا، بڕۆ لە مقابلیان نەڕاستە، بڕۆ دیفاع بکە لە خۆت. بنابراین ئەمە لەلایەکەوە سەر لێ شێواوی نیشاندا، لەلایەکی دیکەشەوە بە باوەڕی من قودرەتی جمهوری ئیسلامی بە کەس نیشان نەدا، کەس دەو قودرەتە نەترسا، فقط کوردستانە بەداخەوە بۆ بە مەیدانی تەراتێن، لەلایەکەوە تورکیە، لەلایەکەوە ئێرانە، عێراقێکی بێخاوەنە، 60 دانە گروهی حشتی شعبی هەیە کار تاوێ خۆشیان موشەکەنیان بە هەولێر و بە پایتەختی هەرێمی کوردستانەوە تاوانانە دەکەن. بۆیە ئەمە لە دڵی ئەو پرۆسەیەدا بە باوەڕی من لە دڵی ئەو وەزیەتەدا خوێندنەوەی بۆ دەکرێت و من لام وایە جمهوری ئیسلامی نەتەنیا سەرکەوتنی لە هیچ کام لەوانە بەدەستدێنا. جارێکان لەگەڵ پاکستان کەوتە غەڵەتم کرد بە سووریە هیچ کەس نەیوت شتێکی داعشیان لەبێر بریانە کرد. لێرە جنایەتێکی کرد کە ئەو ڕۆکە کاردانناوەکان بۆ ئاگداریتان ڕۆژی شەمە، ئەم ڕۆژی شەمەیە لە 15 دانە شاری گەورەی ئوروپایی تەزاوراتایەکی زۆر گەورە بە دیفاع لە خەڵکی کوردستانی باشوور بە دیفاع لەو لە دژی ئەو جنایەتانە کراوە کەم بوو. ئەلبەتە 100 بریا لە دەیان شار و سەدان شارە ئەو ناڕەزایەتیانە دەرەق بۆ جنایەتی جمهوری ئیسلامی بکرایە. بەڵام هەم ئەوە هەم ئەو بایکۆتەیشی کە ژووری بازرگانی هەرێم لە منتەقەی هەولێر داوای کردووە کە لەگەڵ ئێرانە بایکۆتی کالای ئێرانی بکەن، ساڵانە بۆ ئاگداریان 3 میلیارد هاتوچۆی مەرزی دەکرێت. ئەوە لەو اقتصادە سەر لێ شێواوەی جمهوری ئیسلامیدا زەرەرێکی قورس بە ئابووری جمهوری ئیسلامی دەگەیەنێت و جمهوری ئیسلامی ناچار دەکات بەو سیاسەتی شەلم کوێرم ناپارێزمەی کە بە تایبەت نسبەت بە هەرێمی کوردستان و باشووری کوردستان هەیەی پێدا چوونەوە کات. زۆر باشە کاک حەسەن، خۆشتان ئاماژتان پێدا کە ئەم موشەکبارانەوە و هێرشکردنە بۆ سەر هەرێمی کوردستانیش بوو. ڕژیم زۆر جار باس لە ئینتقامی سەخت دەکات. ئەم ئینتقامی سەختەی ڕژیم دیارە بۆ سەر هەرێمی کوردستان و بەلوچەکان بوو. بڕوای ئێوە دوا ڕۆژی ئەم شەڕ و ئالۆزیە بەرەو کوێ دەڕوات؟ ئەم شەڕ و ئالۆزیە لە بلوچستان و لە باشووری کوردستانە تەعینی تەکلیف ناکرێت، چونکە لێرە هیچ کامیشان لەوێ ئەو ڕقیبانە نین کە جمهوری ئیسلامی مەبەستێتی یا ئەوە مەبەستیان جمهوری ئیسلامی. تەعینی تەکلیفی ئەو شەڕە بە باوەڕی من لە غەزە و ئیسرائیلا دەکرێت، لە عێراقا دەکرێت، لەگەڵ حوسیەکان دەکرێت. لەگەڵ حوسیەکان
جارێکانەوە ئەمریکا و بریتانیان کە بەتایبەت ئەو ڕۆکەش کە خەبەری کوژرانی دوو سەربازی ئەمریکایی بڵاو بووەوە بلام وایە دەبێت چاوەڕوانی دژەکردەوەی تونی ئەمریکایەکان بکرێت نسبەت بە حوسیەکان ئەمڕۆ هەموو کەس دەزانێت ئێرانن لێدان لەوان لێدان لە ئێرانە لە غەزەدایە بەداخەوە ئەو ڕۆکە ئاماری سەرەوەی 25,000 نەفەر کوشتە بڵاو بوویەوە بە گەڕک دەتەخێنرێتەوە ئێوە تماشا بکەن دەڵێن گەڕێکی فلان لە خانی یونس گەڕێکی فلان لە نەواری غەزە گەڕێکی فلان لە فلان جێگا ئیسرائیلیەکان دێنن مینگوزاری دەکەن و دەیتەقێنەوە وحشیگەریەکی ئاوا کە دەوڵەتی ئیسرائیل لە بەرابەری ئەو خەڵکە داماوەدا بە بەهانەی حماس دەیکات ئەمە بۆ خۆی کۆمەڵکوژی ئەمە دەچێتە تاوانی جەنگی و یەکەم جاریشە کە ئیسرائیلیان کێشا دادگای لاهەی لەسەر ئەو ئێترازەی کە وانەیە کردبووی ئەفریقای جنوبی نسبەت بۆ جنایەتانەی کە کردی تاسیرەکەی هەرچی ببێ محکوم ببێ نەبێچێ بێ و بە جێگای خۆی بەڵام نەفسی ئەو کارە بۆ خۆی زۆر بە زەرەر ئیسرائیل تەوا بوو بنابەرین ناوەندەکانی ئەسڵی کێشمە کێشەکان نەوێت ناوەندێکی تر عێراقا سووریەیە لە هەر کەم ناوەندانەیە کە تمەشای بکەی جەمهوری ئیسلامی شەڕەکە خۆی نایکە شەڕی نیابەتیەکە لە ڕێگای دەست و پەیوەندەکانیەوە دەیکەن بەڵام فەرماندەکانی سپا دەبن بە قوربانی بەرپرسانی جەمهوری ئیسلامی دەکوژرێن و لە عینی حاڵیشدا سەرمایەی خەڵکی ئێران بە هەدەر دەچێت لەو پێ دوای موشەکەی باڵستیکانێک کە خستی هەر بۆ هەولێر ئەوانە هەزینیان کەم بووە هیچ کامێکی لەسەرەوەی میلیۆن ئەوانە دلار کەمتری تێناچێت بۆ جەمهوری ئیسلامی ئەو ڕۆژانە قسەیان لە یەکدانە پابادی ئەمریکایی کرد کە لە ئەمبار خستویانەتە خوارە دەڵێن 30 میلیۆن دلار هەزینەی بۆ خستویانەتە خوارەوە ئەو شەڕی ئاسمانی هەروە بە ئەمە چی اقتصادی وڵاتێک وێرانەکە ئابووری هەزینەکەی چێ دەیدا هەزینەکەی خەڵکی ئێران دەیدەن کە لێستە بۆ لاوە ساهمیەی بنزینیان لێ کەم دەکەنەوە ئەگەر 600 لیتریان پێدەدەن کردیان بە 380 ئەوانەشیان لێ کەم دەکەنەوە لە مانگانە چی هەمووی ئەوانە حتا گرانیشی دەکەن ولا گورکە نانێکە جاران مەسەرەن 80 گرم بوو نازانم 70 گرم بوو چەندێ بوو ئەوەش دێن نەخوارەوە یعنی هەمووی ئەمە ئەوارزی شەڕە ئەمە زەرەری شەڕ ماڵوێرانیە بنابەرئین تەعینی تەکلیفی ئەم شەڕە نە لە بەلوچستان دەکرێت نە لە باشووری کوردستان دەکرێت و بەڵکو ئەوە لەکوێ دەکرێت لە ئەو ناوەندە ئەسیەکانی شەڕ دەکرێت بەڵام لە بەلوچستان و لە کوردستانە ناڕزایەتی جەماوەری جۆش و خۆشی خەڵکی هەرەوەی کەوتم ڕۆژی شەمە 2 ڕۆژ لەوە پێشتر لە 15-16 دانە شاری ئوروپای و کانەدا ئەوانە کراوە ئەوانە ئەتوانێت ئەو ستۆپە بە جەمهوری ئیسلامی لێبدا و ئەس جملە ئەوەی لە دەرەوەشی مەسەلەن ناوەندەکانی دەسەڵاتی جەمهوری ئیسلامی بەعنوانی لانەی پێ دەکرێت لانەی جاسوسی وەزارەتخانەکانیان ئەوانەی جەمهوری ئیسلامی تحتیل بکرێت لەو شوێنانە ئەوە ئەتوانێت ئەو کاردانەوە ڕنگدانەوەی ببێت بەڵام تەعینی تەکلیفی نهایی ئەو شەڕە ئەلەو شوێنە ئەستیانەی دیکە دەکرێت کە جەمهوری ئیسلامی بە باوەڕی من تێدا دەرگیرە. زۆر باشە کاک حەسەن لە شاری مەهاباتەوە کاک سامان پرسیارێکشی نردووە هەڵبەت خۆشی وتوێتی کاک حەسەن خۆشی ئاماژەی داوە بە ئەوەی کە ئەوانەی کە لە فەرماندە باڵەکانەوە بەرەو سووریە دەچن ئیتر خۆشیان نەزانن ناگەڕێنەوە پرسیارەکەی ئەوەیە ئەڵێ دانەوە دروشت یا فەرماندە گەورەکانی ڕژیم ڕۆژ لەگە ڕۆژ دیارە هەر دەکوژرێن حکوومەت چۆنە ناتوانێت پێش بە نفوزی ئیسرائیل بگرێت ئەمە کاک سامان لە شاری مەهاباتەوە ناوێت. سپاس بۆ کاک سامان حتمما بەڕێزیشان معلوماتیان هەیە ئەوەی کە هەموو کەس دەیڵێ ئەوەیە کە موسادی ئیسرائیل نفوزی کردووەتە ناو مۆخی سپای پاسداران و وەزارەتی اطلاعاتی ئێرانەوە خۆشیانەوە دەڵێن ئەحمەدی نەژاد وتی خۆ ئیدعای من و کاک سامان و کاک ئەمیر و خەڵکی دیکە نییە ئەوە ئیدعای بەرپڕی جەمهوری پێشوویانە ئەوە ئیدعای کەسانێکە کە کاریان کردووە لەسەر کەیسی سپای پاسداران و کوشتنی دانیشمەندانی هەستەی ئێران بەدەستی ئیسرائیل و ئەوانە لە ناو ماشێنەکەی لە پەنای دەستیدا دەیکوژن ژنەکەی فیشەکێکی بەرناکەوێت ئەوی تر لە جێگایکی دیکە دەکوژن نەتانیاهۆ هات نیشانیدا کە 100 تۆن ئەوراق و ئەسناد و سانتیفیوشەکانی ئێرانیان بردە دەرەوە خونسایان کردەوە لە بەرچاوی سپای پاسدار ئەگەر ئەمە لە ناو خودی ئەم سیستم و دەم و دەستگایەدا نفوزیان نەبێ کەسانی جاسوسی CIA و موساد و سیستمای جاسوسی تر نەمشتی وا دەکرێت تاریخەن تەواوی سیستمای جاسوسی دنیا لە ناو یەکتریدا کار دەکەن لەسەر یەکتری وەختی خۆی بانترین بەرپرسی CIA لەلایەن KGB و دەکردرا بەرعکسەکەیشی بانترین بەرپرسی KGB لەلایەن CIA و دەکردرا
ئەمە منطقێکە لە کاری سیستمی جاسوسیدا بۆیەکانێ ئەوە بە باوەڕی منتەقا و دەقدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سپای پاسدارانی ئێران و ئیتلاعاتی ئێران لەژێر کۆنتڕۆڵی هێژمونی موساد و CIA و سیستمای غەربیدایە ئەو لەتوانەی کە لیان دەدەن ئەو دەستبردانەی کە بە ئەسنادیان دەکەن و ئەو ترۆرانەی کە حتا لە تۆشاکەن ئەوەی کە چەند ڕۆژ لەوە پێشتر دوسێ ڕۆژ لەوە پێشتر لە دیمشقاکرا لە منتەقەیشی ئەمن لە ماڵێکی ئاساییە ئیسرائیل لەکوێوە دەزانێت چی ئەم خەبەری داوەپی نەفەری ئەوەڵ و دووەمی ئێرانن دوای ئەو کەسەی کە کوشتیان موسەوی ئەوانە نەفرە باڵاکانیانن لێ بە موشک لیان دەدەن هەمویان دەکوژن ئەمە ئەم گزارشە غەیرە ممکنە لە ناوخۆی ئەو سیستمەوە نەبێت لە هیچ جێگایکی دیکەەوە بەدەستیان نەگەشت بۆیەکانە و کنترۆڵە بە باوەڕی من دەقاودەخ لە ڕێگای جاسوسی و هاوکاریەکە کە سیستمای اطلاعاتی ئێران لەگەڵ موساد و نهادەکانی تر دەیکرد. زۆر باشە کاک حەسەن یەک پامیترمان بواتوە لە شاری سنەوە کاک شاهۆ وێڕای سڵاو و ڕێز و ماندوو نەبوونی لە بەڕێزیشتان تێتی هەموو ئاگادارین کە کۆماری ئیسلامی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شەڕ و ئاژاوەنانەوە و فیتنەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وسیتی ئەمریکا و غەرب بیر لە گۆڕینی حکوومەتی ئیسلامی ناکەنەوە بۆ ئەمریکا و غەرب لە ڕوخانی کۆماری ئیسلامی نیگەران بە دلیلی ئەوەی ئەمریکا و غەرب کۆمەڵێک ئەزمونیان هەیە لە دوای هەرسهێنانی بلوچی شەرق لە دوای یەکەمین شەڕێکە لە خەلیجی فارسە ئەمریکا کردی و بە قەولی خۆیان وتیان نەزمی نوێی جیهانی شکل پێدەین ئەوان بێنەزمیکی جیهانیان شکل پێدا ئەوان ئەزمونی عێراقیان هەیە ئەو عێراقی کە جاران بەهەرحاڵ بە دیکتاتۆری چۆک و سەدام حسێن کنترۆل دەکرا و مەسلحەتی ئەوانیش و ئەملا ئەولاشی دەپاراست ئەمڕۆ کە بووە بە پاشاگەردانیە فقط 65 تاکوونێ 70 دانە گروپی حەشد الشعبی تێدایە جیا لە مقتەدا سەدر کە بۆ خۆی ئەوی دەوڵەتێکە لەنا ئەو دەوڵەتەدا و ئەو بۆ ساڵێک زیاترە چێکە بایکۆتی حکوومەت و ئەوانەی کردووە و حتممە لە شەراتێکی دیکەدا ئەویش دێتەوە پێشەوەروە بێدەنگ نابێ چاو لە لیبی بکەن بەردەداریەکی مۆدێرنی ئەمڕۆیی لە بنیادەمەکان دەفرۆشن ئینسان دەفرۆشرێ لە لیبیدا ئەوە حاستی ئەو نەزمی نوێیە کە ئەمریکا و تەرەفدارەکانی وەزیان کرد چاو لە غەزە بکەن چاو لە وڵاتەکانی تری دەوروبەر ئەفغانستان بکەن کە تەحویلی تاڵبانیاندا و دوای 20 ساڵ بە میلیاردها بە سەدان میلیارد دلار ئەمریکا هەزینەی کرد بە هەزاران سەربازی کوژرا بەڵام بەچی ئفتزاحێک لەوێ هەڵساو هاتە دەرەوە بۆ یەکانێ بۆ ئێرانێکی 85 میلیۆنی بۆ ئێرانێک کە 6 دانە نەتەوەی گەورەی لەسەرەوەی 5-6 میلیۆن تێدایە بۆ ئێرانێکە کانونی کێشەکانە بۆ خۆی بە نەمانی جمهوری ئیسلامی وەکو منجەڵێکی گەورە وایە کە دەکوڵێ سەرەکەی نێردراوەتەوە دیکێکە ئەم دیگا گەر سەرەکەی لاچ و ئەو هەموو بخارەی نازانی چێ ئیتفاقی گازێکە گەر تەقیەوە بۆ یەکانێ ئەمریکا و ئەوانە ئەوە دەزانن و ئەوان دەیانەوێت جمهوری ئیسلامی ڕامکەن سیاسەتیشیان تا ئێستەکانی ئەوە بووە سیاسەتی ئەوان بەردەوام ڕامکردن بووە سیاسەتی ئەوان نەڕووخاندنی جمهوری ئیسلامیە نە لە بینبردنی جمهوری ئیسلامیە و نەکارکردن لەسەر ئەوەیشە ئەوان جمهوری ئیسلامیان دەوێت کە شلوکاری نەکە ئەمنیەتی منتەقەکەیان بۆ پارێزێ ئەوەی کەشا وەختی خۆی پێیان دەکوت ژاندارمی منتەقە ئاوا بێ بەڵام جمهوری ئیسلامی لەگەڵ ئەو دروشمانەی کە ڕۆژی ئەوڵ خومینی دایڕشتووە بۆیان نایێتەوە مەگەر بستنە لێواری گۆڕەکە کە چوونە لێواری گۆڕەکە جا ئەو کاتە تەقیە فریایەنەکەوێ درۆی ئاینی شیعە خامنەی فتوایەک دەدات کە ئەو شەڕە حرامە ئەو فلانشتە ئاوایە بەڵام ئایا ئەو کاتە خەڵکی ئێران لەو سەرە مەرگەدا ئیجازەیان پێدەن دوای ئەو 45 ساڵە جنایەت و ئەوانە دەبێت دابینین بۆ ئەو کاتە بزانین چۆن دەبێت زۆر باشە کاک حەسەن چون زیاتر فعلا لەسەر ناوچەکە قسە دەکەین پرسیارێکیش لەسەر هەرەمە هاتووە لە شاری بۆکانەوە شایەن پرسیاری نردووی ڕای سڵاو و ڕێز و ماندوو نەبوونی لە هەموو لایەک و تایبەتەن لە میانی بەڕێستان کاک حەسەن ڕەحمان پەنا تێتی بۆچی ڕژیمی داگیرکەری ئێران پەلامار دەباتە سەر کوردستانی باشوور بۆچی پەلامار ناباتە سەر مۆڵگەکانی ئیسرائیل و ئەمریکا ڕۆژانە چەندین جار دەبینی کە لەلایەن ئەم دوو وڵاتەوە بردومان دەکرێتە سەری دەزانی ئەم پەلاماربردن بارها وتومانە ئێمە لە ڕاستیدا بەزاندنی سەروەری هەرێمی کوردستانە بێعتبارکردنی خودی هەرێمی کوردستان ئێمە دەزانی خوارێمی کوردستان نا موشەکی تایبەتی هەیە نا چەک و سلاحێکی تایبەتی پیدراوە یا مجهز کراوە پیوەوانە
کام لەوانەیە نییە کە بتوانێت ئەو دیفاع لە خۆی بکە و لە عینی حاڵیشدا بە باوەڕی من سیاسەتایەکی هەڵەیش کە لە تووری ئەو چەند ساڵەدا لەلایەن خودی هەرێمی کوردستانیشەوە نیست ئەو هەموو ئیمتیازاتی بە ئێران بە تورکیا کە ئەمانە دوو دوژمنی قەستە سەری خەڵکی کوردن پێیان دراوە بە ناوی دۆستی کورد و ئێوە چاو لێ بکەن بزان هەر ماوەیەک لەوە پێشتر کە ساڕۆژی قاسمی سلێمانی بوو چیان بۆ کرد هەواڵی تێکۆشەر هەواڵی تێکۆشەر چی هەستایشیان کرد لە سوورەتێکە لە خودی ئێرانە پوستێرەکانی دەسووتێنن بە جەنایەتکارێک ناوی دەبن بە منداڵ کوش باسی دەکەن لێرە دەیکەن بە قارەمان لە خۆیان معلومە وەختی تۆ هەموو زعفەت نیشاندا لە مقابلیاندا بزان ئەوانی چی دەکەن بۆی کانێ ئێرە ئەوە جەمبەیەکی تریشی ئەوەیە کە جمهوری ئیسلامی و ئەزم لە تورکیەش هیچ چاویان بە هیچ ئەزمونێکی کورد هەڵنایەت لە هیچ بەشێکیدا پیان خۆش نییە خەڵکی کوردستان بەسەر سەرنوشتی خۆی دازاڵ بێ پیان خۆش نییە چارەنووسی خۆی دیاری بکە دژمنی بۆ دروستەکەن خەڵکی تری بۆی دەکەن هەر وەختی خۆی ڕەوتە ئیسلامیەکان کێ دروستی کردن لێرە هەر ئەو ڕۆژانەی نکیاندا ناوکەوە حزب الله کوردستان جارێکی دیکە خەریکە دروست دەکرێتەوە کێ دروستیەکە جمهوری بۆچی دروستیەکە بۆ ئەوەی کە ڕەوتەکانی تر بێئەتبار بوون دەوێت بە ناوێکی ترەوە و بە سیماهایکی ترەوە و بە چێرهایکی تر بێنێتە پێشەوە کە بتوانێت سیاستەکانی تێدا بێتە پێشەوە ئەوەی جەنبەیەکی تریشی ئەوەیە کە ئەوان لەگەڵ دەوڵەتی عێراقیشە کلن دەیانەوێت هەرچی هەیە ئەم ئەزمونە بچێتەوە سەر دەوڵەتی مرکزی شتێک بە ناوی هەرێمی کوردستان نەمێنێ وچی هەیە لە ڕێگای دەوڵەتی مرکزیەوە بێەوە ئەمە ئەو سیاستەیە کە ڕەچاویەکەن بۆیەکانی بە هەمووی ئەمانەوە ئەو کارانەی کە دەیکەن بەڵام جنایەتکارانەیە سەرکوتکارانەیە دژی ئینسانیە و بە قەولی کابراوتی فڵان کەسەکەیە کە بە خاڵۆی خۆی فێرە ئەینا لێرەیەکە هیچ قدرەتێکی دیفاعی ئەو تۆیان نییە ئەوە فقط ئینسان دەزانێت کە ئەمانە بۆ لە ئیسرائیل نادا بەدلی ناوێرێ لە ئیسرائیل بدا بە دلیلی ئەوەی لە ڕێگای گروهای نیابەتیەوە دەیکا ئەگەر لە ئیسرائیلیدا واردی شەڕە بێ ئەگەر لە ئەمریکاییدا بە ناوی ئێرانەوە خۆ لە خەلیجی فارسە ئەو تەواوی کەشتەکانی ئەمریکا لەوێ فەرماندەی سەفکام لە پەنای دەستیان نایە لە قەتەر و لە شوێنەکانی دیکە گەورەترین فەرماندەی نظامی ئەمریکا لە هەموو جیهانە لە قەتەرە ئەی بۆ لەوێ نادێت خۆ موشکەکانیان دەگا بەویش بەڵام ئەوە شەڕە لەگەڵ ئەمریکا ئەوە شەڕ لەگەڵ هەرێمی کوردستان نییە بە کەڵەشینکۆف و قەناسە و زدی هەوای شەڕکە شەڕ لەگەڵ گەورەترین قدرەتی نظامی دنیایەکە گەورەترین ئەرتش گەورەترین ئیمکاناتی نظامی و گەورەترین اقتصادی جیهانیشی بەدەستەوەیە ئێران ناوێ ئەوە بکە ئێران دەوێت لە جێگایەکەوە تەبلیغی پێوە بکە شتێ بکە کە بڵێ هاوکار هادوو سەربازی ئەمریکایی حوسیەکان لە بینیان بر حوسیەکانیش ئێمە یارمەتیانەکەین بەوە دەوێت دڵی خۆی و تەرەفدارەکانی خۆی بۆ نوع کارانە خۆش بکات زۆر باشە کاک حەسەنیەوە ئیشارەتان بە حیزب الله کوردستان کرد بینەرێکشمان لە شاری سەقزەوە ناسناوی نەناردووە سێتی ئەوەی کە کاک حەسەن ئیشاری پێکرد زۆر دروستە بەڵێ لەوە دەچێت کاری ئەتهەم بارزانی بێت کاتی خۆشی لە 1970کان حیزبێکی ئاوای هەبووە پرسیاریشی کردووە ئەم دەنگۆیە دیارە نازانم چەندە ڕاستە کە کۆماری ئیسلامی خەریکە و حیزب الله لە هەرێم و لە عێراق دروست بکات لوبنانیزەکردنی عێراق و هەرێم بە چ مەبەستێک خۆ ئەو هەموو هەشتی شعبی و هێزە ئیسلامیانی کە سازی کردو و پڕچەکی کردوون هەرو جۆرێکە بۆ خۆشتانی شارەتان پێکردمەیەکە لە پرسیارەکانێتی مەبەستی چییە؟ دەزانی لوبنانیکردن جمهوری ئیسلامی بارها و توانە دەڵێن ئێمە ئەگەر لە سووریە شەڕ نەکەین دەبوو لە ئەهواز شەڕ بکەین ئەگەر ئێمە لە یەمەن شەڕ نەکەین دەبێت بین لە ئیسفەهان شەڕ بکەین دەبێت لە یەزد شەڕ بکەین ئەم سیاسەتی ئاژاوە گێڕی و شەڕنانەوە ئەمە تئۆریەکە بۆ جمهوری ئیسلامی تەبعاً ئەمە وانە ئەوە بڕۆ تەواوی وڵاتانی ئوروپایی لەگەڵ دەوڵەتانی دەوروبەری خۆیان لە ئەمنیەتە دەژین و شەڕیش ناکەن ئەو وڵاتانی دەوروبەری دیکەت بەشا بکەن لە خەلیجی فارسەوە 6 دانە ئەمارەت هەنگشتیان بەیەکەوە لە سڵح و سەفا و باشترین ژیانیشیان بەحاڵ ئەمنیەتیان بۆ خۆیان بۆ دەوروبەریان بۆوانە ئەوە میسر ئەوەی کوێ ئەو شوێنانەی کە جمهوری ئیسلامی نفوزی تێدایەتی تەنها لەو شوێنانەی ئەم ئاژاو و کێشانە هەیە و ئەوەش لەو تئۆریە فکریە جەریانی شیعە سەرچاوە دەگرێت دەبێ هەرچی زیاتر دنیا نائەمنکەی بۆ ئەوەی حەزرەتی مادی بێت ئەمە تئۆری فکریەکەیانە کە دەبێت فەساد زۆر بێ دەبێت کوشتار زۆر بێ دەبێت شەڕ زۆر بێ دەبێت چی بێ تاکوونێ مادی بێ مادیەکە خۆشیان پێمانێ زۆر باوەڕیان پێ بێ بەڵام بۆ خەڵکێکی عەوام بۆ خەڵکێکی نائاگا کە بە کوشتیان بدەن و شەڕیان پێ بکەن و ئەوانە شتێکی ئاوا دەخەنە ئەو مەیدانەوە چونکە ئەوە بەرها بەشێ لە خاسیەتی مەسەب ئەوان فریویە تر ئەوان فریویە و خەڵک بە
خەرەفاندن و ئەو کارانەیە کە لەو بابەتەوە دەیکەن بۆ یەکان ئەو نائەمنیەی کە لە دەرەوە دروستی دەکا پێی وایە ئەو ئەمنیەت بۆ خۆی دروستەکە بەڵام ئەوە ناتوانێت بەردەوام بێ ئەوە تەجروبەی دنیا ئەوە بابە هیتلێر نیوەی ئەتەوای ئوروپای گرت بریتانیای لێ دەرکەیت و لە سوئێد و بەشێ لە نروێژ و ئەوانەیە دەرکەی هەموو دنیای گرخۆ لە شەڕی دووەمی جیهانیدا بەکوێ گەیشت نەهایەتەکەی بە تێداچوونی هیتلێر و نازیسم و فاشیزم و هەمووی ئەو جەریانە دژی ئینسانیانە تێداچوو کە ئوروپایان بەرەو ئەو موسیبەتە کرد 70 ملیۆن ئینسان بوون بە قوربانی لەو شەڕەدا لەولاوە تاکوونە نزیکی مسکۆ و شۆ لەگەڵ شەڕ لەگەڵ رووسیەش و بەڵام بەجێگە جمهوری ئیسلامی لەم شەڕانەدا سەرکەوتوو نابێ ئەمە پەلەقاژەی مەرگە ئەمە جمهوری ئیسلامی ئەگەر چ لەوانە بکشێتەوە بە قیمەتی نابودی تەواو دەبێت چونکە کە لەوانە کشایەوە ئەو جارەکە دەبێ بێ مەسەڵەن خەریکی اقتصادی ناو وڵاتەکەی بێ ناتوانێت ئەوە بکە ئەوەشی بۆ جێبەجێ نابێ ئەو گەندەڵیە ئەو فەسادە ئەو ڕەشوە ئەو هەموو شتێک کە ڕۆژانە دەردەکەوێت مەجاری ئەوە نادات کە جمهوری ئیسلامی بتوانێت جوابی نیازەکانی خەڵک بداتەوە بنابەرین باشترین ڕێگا حل بۆ جمهوری ئیسلامی بۆ سیاسەکانی مەشغوڵکردن بە دنیای دەرەوەیە شەڕی دنیای غەرب بکە بەشێکی شەڕێکی ارتجاعیە لەگەڵ ئەوەی کە لە بەقەولی ئەوان ئەوە لەوێ ئازادی هەیە بەرابەری ژن و پیاو هەیە چی هەیە ژن قولی ئەوان ڕوتن فلان فیسار ئەوان خۆیان بە نوێنەری خوددا دەزان لەسەر ڕووی عرس و دەیانەوێت ئەم شەڕ نیابەتیە بۆ خوددا بکەن بەشێکی ئەوەی تر بۆ جمهوری ئیسلامی وە تئۆری نەزەریەکانیان کە ئەمە هیچ شتێک نییە غەیرە دۆڕان غەیرە بێعاقیبەتی بەڵام بەداخەوە تاوانەکەی هەم خەڵکی ئێران دەیدا و هەم خەڵکی ناوچەکە دەیدا بە موسیبەتەکەی بۆ ئەوان دەشکێتەوە. زۆر باشە کاک حەسەن ئەم پرسێکی ئێستا باسمان کرد ئەم ئالۆزی ناوچەکە ئەم سەر لە شێواوی کۆماری ئیسلامی و ئەم هێرشە موشکی دەستڕێژی کارانەی سپای پاسداران بۆ سەر ئەم وڵاتانە دیارە بۆتە هۆی ڕق و قین و تووڕەیی هەم جەماوەری خەڵک لە ئێران و هەم ئەم وڵاتانی کە هێرشی موشکی کردوێتە سەر بابینە سەر ئێرە ئاگادارن کە هەڵبژاردن نزیکە و ئەم هەڵبژاردنە بۆ خودی ڕژیم جمهوری ئیسلامی بۆتە ناموسی خەڵک بۆ خۆشی زۆر باش دەزانێت ڕژیم کە خەڵک بەشداری ناکاوە زۆریش نیگەرانە چارە چییە؟ چاری خەڵک چییە لەم ئالەم وەزای ئێستادا؟ دەزانی کاک ئەمیر تاو جێگای بە جمهوری ئیسلامی هەڵبژاردن دەگەڕێتەوە نامۆترین ناو نامۆترین وشە نامۆترین ئیسلاحێک کە بەکار ببرێ بۆ جمهوری ئیسلامی مەسەلەی هەڵبژاردنە هیچ وەختێک هەڵبژاردن معنای نەبووە لە ئەوەڵین هەڵبژاردننی 12 فەروەردینی ئاوناکەوە کە جەعبەیەکی جادووییان نا بەردەستی خەڵک وتیان ئایان نا ئەگەر بڵێن نا معنای ئەوەیە کەوە ڕژیمی شاتان دەوێت معنای ئەوەیە کەوە استبدادی 2500 ساڵە و چی هەمووی ئەوانتان دەوێت بە دوای ئەوەدا کە هات هەمووی تەقەلب بوو هەمووی فێڵ بوو هەمووی حۆقەبازی بوو هەمووی کڵاوبەرداری بوو یعنی شتێک بە ناوی هەڵبژاردن لە جمهوری ئیسلامیدا معنی نییە نە بە ئیسلاح تەڵەبی و نە بێ ئیسلاح تەڵەب نە لە دەورانی هەر ئەو ساڵی ئەو کاتێک کە کراوە خەڵکی کوردستان بە دروست وتیان نا کۆمەڵە ئەوەڵایەنێک بوو کە بایکۆتی هەڵبژاردننی کرد بە دوای کۆمەڵەدا کە قولی برادێک دەیکرد حزبی دیموکرات زۆر کێشمەکێشی وتیان با بە کۆمەڵە بایکۆتی کردووە گەرنەیەکەن ئێمە دواکەوین کۆمەڵە دەیباتەوە بارحەڵ لەو کاتەوە هەڵبژاردن لە هیچ بوارێکە معنای بەداخەوە لە کوردستانیشا کەسانێک ساڵها لەسەر تەوەمە کاریان کرد دەگەڕان لە تەمادەیەک بدۆزنەوە لە قانونی ئەساسیدا لە فلان جێگادا وتوە زمانی دایکی ئاوە ئەتوانی مەسەلەن لە دانیشگا پێ بخوێنی لە فلان جێگادا وتراوە شوراکان فەرقیان هەیە ئەمە تەمرینی دموکراسیە تەوهمی و کەسانە بوو کە بەناو هەڵبژاردن و ئەوانە دەیان کرد بۆی کە شتێک بەناوی هەڵبژاردن نییە ئەبا ئەوە پێش هەموو شتێک ئەو تەکلیفی ئەو ڕۆشنکەینەوە هەڵبژاردنێک لە ئارادا نییە وەختێکە لە مەجلیسی خۆیانە وەختێ لە قانون گوزاریەکانیانە وەختێ لە شورای نگابانیانە وەختێ لە شورای مەسلحەتی نظامە دەڵێن 85 نەفەر ئێرانی یەک ڕەئی بۆ شخصی خامنەیی یەک ڕەئی کەسێک کە بچێتە پای ئەو دەنگدانانە فقط کڵاو لەسەر خۆی دەنێت و ئەو کەسانەیشی لەوان مهمتر ئەو کەسانەی کە خۆیان کاندی دەکەن بۆ پاروێکی چەور لە جمهوری ئیسلامیدا ئەوانە سەریانەچێتە ئاخری جمهوری ئیسلامیەوە ئەوانە هیچ پەیوەندێکیان بە خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانەوە نییە مەجموعەیەک هەلپەرست فرسەت تەڵەب منفعەت خواز
و دژی ئەو خەڵکن بەتایبەت لە دڵی شۆڕشی ژینادا لە دڵی ئەو شۆڕشەدا کە خەڵک خوێنی داوە هەر ماڵێک و هەر گۆشەیەک و هەر خیابانێک دڵۆپە خوێنی جوانەکانمانی لێ ئەڕژێ هەر کەسێک بێبچێت ئەو هەڵبژاردنانەوە دەبێت بەیانی جوابگو بێ لە بەرابەر زوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستانە وەک تاوانبارێک ئەوە تاوانە جا بۆیکانێ ئەمە هەر لە ئێستەوە مەسەلەن خامنەی لەلایەکەوە تهدید دەکات لەلایەکەوە فتوا دەرەکە ئەرکی شەرعیە ئەرکی ئیسلامیە ئەحمەدی نژاد جوابی داوە چەند لەوە پێشتر ئەحمەدی نژاد دەڵێ وتویانە ئەگەر کەسێک لە هەڵبژاردنان نەبێ مسلمان نییە منەوە مسلمانەتی ئێوەم قبوڵ نییە ئەمە 8 ساڵ سەر و کۆمار بوو 8 ساڵ نوری چاوی خامنەیی و بەیتی ڕاهبەری و سوپای پاسداران بوو ئەو ئیسلامی قبوڵ نییە ئێستا کەسێک لە کوردستانە بێت و سیستان و بەلوچستانە و لە شوێنەکانی دیکەدا بێت و بچێت بۆ ئەوە فقط بۆ جیفانی خۆی خەریکە تەنوری جنایەت گەرم دەکات بنابەری نەفتووە نەتەمەنا نەتهدید هیچ کام لەوانە ناخوا و لە ئێستەوە بایکۆتێکی سەرتاسەری و ئەوە جوابی خەڵکی کوردستانە جوابی شۆڕشی ژن ژیان ئازادیە جوابی ئەو خوێنانەیە کە بەناحەق بەدەستی جنایەتکاران لە ماوەی ئەو 45 ساڵەدا و بەتایبەت لە 1 ساڵی ڕابردوودا ڕژاوە ئەو کەسانی کە بەتایبەت دەوانەی خۆیان کاندید دەکەن ئەوانە تاوانبارن ئەبێ ئاوا چاویان لێ بکرێت ئەمە شورایە و ئەمە چی ئەوانە ناخوا شورای چی کامە شورە جەماعەتی خەریکی دزی و فزی و بە ماڵی خەڵخوانیان دەوڵەمەند کردووە و گشتی سەهمی نازانن چیان وەرگرتووە یەکێک ئاسنە و یەکێک بلوکە و یەکێک سیمانە و یەکێک کارخانەیە و مانە بوون بە شەریکی قاتڵ و دزەکان بۆیکانی هەڵبژاردنێک لە ئارادا نییە خۆیان تاعینیان کردووە خۆیان دەڵێن هەر بەشێکی زۆر لەو بەناو نوێنەرانەی کە تاکوونە دوێنەکەینی بۆکان و مەهاباد و کوێبوون ئەمانەیان سەلبی سەلاحیت کردو کە لە دەوری داهاتوودا ناتوان ببن کام انتخابات پس کەوایە بایکۆتکردن جوابی ناداننەوە هزار ڕێگا دەدۆزنەوە یارانەتان دەبڕین کارتەکە هیچ غەڵەتێکیان پێ ناکرێت تا هیچ پیان نەکراوە وی خەڵک نابێت لەوانە بترسێت وی تەنها و تەنها بایکۆت ئەو ڕێگایەیە وە شتێک بە ناوی هەڵبژاردن لە ئێرانە نییە بە دەلێ وەلی فەقین وێنەری خوددایە وەقتا خامنەی وتی من لە زمانی خودداوە قساکەم هەر خوددایشە وێنەری خوددایش نییە ئەوە خۆکردنێک نییە و کفر بێ چاک بێ خراپی هەچیە بێ ئەو کردوێتی دەڵێم قسەی خوددایە لەسەر زمانی منەوە جاری دەبێت و دێڵێم و دیکەم ئەوانە بنابەرین انتخاباتێک لە ئارادا نییە تاکوونێ کەسانێک بیانێ ئەو تەنورە بۆ ئەوان گەرمکە زۆر باشە کاک حەسەن لە شاری سەقزەوە سیمین نووسێتی سلااو ڕێز دەستخۆشی لە کاک حەسەن دەکەین بۆ ئەو ئیشاری بە شتێکی زۆر باش کرد ئێمە هەر دەبێمە بکەینە درۆشم بۆ خۆمان بەڕاستی هەر کەس لەم هەڵبژاردنانەدا بەشداری بکات دەستی بە خوێنی بەناهەق ڕژاوی هەموو لاوەکانی ئەم وڵاتە سوور دەبێت و من وەکو لاوێک وەکو کچێکی لاو ئەمە دەکەمە دروشم و مادوونەبوونیشتان پێ دەڵم و دڵنیابن کە تایبەتەن نەسلی ئێمە بە هیچ ئەنوان بەشداری لە هەڵبژاردندا ناکە زۆر سپاس بۆ سیمین لە شاری سەقزەوە دەستی سیمین و هەموو سیمینەکان خۆش بێ قۆڵی لێ هەڵماڵن و ئەو شتانەی کە لە دار و دیوارە گشتی بدڕێنن ئەوانە کەس شەرم بێت کەسێک بێ ئەکسی هەڵواستن ئیجازە مەدەن شتیاوە لە هیچ شارێکان بێت دەستی خۆش بێت زۆر سپاس کاک حەسەن پرسیاری کەش هاتووە هەر دووبارە لە شاری سەقزەوە نووسێتی بزوتنەوەی ژینە سەرکوت کرا خەڵک لە کارەساتی مەرگی 3 شاخەوانی نەغەدا نیشانیاندا هەر زیندوو ماندوو نەناسن ئەو ڕێز لێگرتنە جەماوەری لە شاخەوانەکانی جوانە مەرگ چۆن دەبینە کاک حەسەن من پێم وابێ ئەوانە هەمووی درێژەی شۆڕشی ژینایە ئەوەی کە ئێمە دەڵێن شۆڕشی ژینا زیندووە ئەوەی کە دەڵێن ئەو شۆڕشە بەردەوامە ئەوەی کە دەڵێن ئەو شۆڕشە نەخەوتوەتەوە پاشەکشەی پێکراوە ئەو ڕووداوەی کە چەند ڕۆژ لەوە پێشتر بوو ئەو سێدانە جوانە مەرگە کە سەرخۆشی لە بنەماڵەکانیان دەکەین هاوخەمیانین و زۆر بەداخین بۆ تێدا چوونیان ئەو جەماوەرەی کە بە هەزاران کەس هەر لە کرماشانەوە و لە لوڕستانەوە و لە ئازربایجان و لە شوێنی دیکە و شارەکان و هاتن نیشانیانداوە دوای ئەس قەزا دوای ئەو تەزاوراتە جەماوەریە کە لەسەر گۆڕی ژینای جوانە مەرگ لە شاری سەقز کرا دووەمین خۆپیشاندانی گەورەیە یعنی زیندوبوونی شۆڕشی ژین یعنی ئەو وحدەتەی کە لە ناوی ئەو خەڵکەدا دروست بووە یعنی خەڵکی کوردستان لە ئاهوو ناڵە و زەجر و خۆڕنین و تمەشاکەن سرود دەڵێن گۆرانی دەڵێن ڕۆڵی شیرینم ئەو گۆرانیە ئەو تێپەڕیوە ئەو دەورەیە تازە و ئایدۆلۆژیای جمهوری ئیسلامی و فەرهەنگی کۆنە پارێزی ئاینی و ئەوانە بەسەر ئەو خەڵکە و بەسەر گەنجەکانمانە جارێکی دیکە زاڵ بێ ئەو زیندوبوونی و جنبشەیە
ئەواز قەزا جوابە بەو کەسانەی کە جنبشی ژینا مردووە. ئەگەر جنبشی ژینا بمردایەت، ئەگەر ئەو سێ شاخەوانە خۆشەویستەمان چەند ساڵ لەو پێش تێدا چوایەتن، ئەو ئاپۆڕە جەماوەریە لەسەر گڵکۆکەیان کۆ نەدەبووەوە. ئەو سرود و ئەوانە نەوترا، ئەو وەحدەتی کورد و تورکە چاو لێ بکەن. گوێ لە قسەی ئەو ژنە تورکە بگرن کە بە نوێنەرایەتی لە تورکەکانەوە دێت سەرخۆشی لە هەموو کوردەکان دەکات و ئەوە دڵخۆشیە کە جارێکی دیکە نەغەدە نابێتەوە بە مەدانی شەڕی کورد و تورک و حەسەنی و حەسەنیە تاوانبارەکانی لێ پەیدا نابێت، بەڵکو وەحدەتی خەڵکی کورد و تورکی لێ دێتە ئاراوە. هاوسەرنوشتی ئەوان مهمە. ئەوەش بۆ خۆی دیشە لە دەستکەوتەکانی شۆڕشی ژینایە. بۆیە کانێ من بەڕاستی لەو چوارچێوەدا دەیبینم، لە زیندووبوونی ئەو شۆڕشەیە دەیبینم، لە ئیدامەی ئەو شۆڕشەیە دەیبینم کار کراوە، زەحمەت دەکێشرێ و حتا ئەو کەسانی کە ئەو مەراسمە لە خۆوە نەبوو، ئەو مەراسمە کاکە ڕێکخرا بوو، کاری بۆ کرابوو، زەحمەتی بۆ کێشرا بوو، هەر لەو لەحزەوە کە تەرمی ئەو سێ جوانە مەرگە دەبینەوە هەتاکو نەدەیانهێننەوە تا بەو شوێنانەیە دەیانگێڕن تا ئەو جێگایی کە تەسمیمەگرن بیان بن لای محەممەد هەوراز دەوێ بیان نێژن. هەمووی ئەوانە تەسمیمی ئاگاهانەیە، هەمووی ئەوانە ینی سازماندراوی ینی حزبیەت، ئەوەی کە پێی دەوترێ حزبیەت معنە مەزورۆنێک ئەو خەڵکە گشتی حزبی بوون، ئەوەی کە تەعسیری فعالیەتی سازمان و حزبی لە ناو کۆمەلگای کوردستانە ینی ئەوانە. ئەوە نیشانی دەدات کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی متەشەکلە، جا ئێستا بە حزبی ئەم حزبی یا حزب نەبێت، بەڵام سازماندراوە متەشەکلە بە هەزاران ڕێبەری عملی لە دڵی ئەو جنبشەدا پەروەردە بوون، شۆڕشی ژینا پەروەردەی کردن، ئەزمونیان هەیە. ئەوانە ئەو هێزن کە جمهوری ئیسلامی لیان تۆقیوە، ئەوەندە ئاپۆڕە جەماوەرێکی زۆر بوو کە حتا تۆ پاسدارێک و بەکرێگیرایەک و خۆفرۆشێکش نابینی لێ دەوروبەرە ئارزەندامێ بکە یا خۆی نیشاندا. دەستخۆشییان لێ یەکەم هیوادارم کۆستی تریوانێتە سەر ڕێگامان، بەڵام ئەوانە با بکەین بە ئەزمون، با بێ بە تەجروبە، با لە شوێنەکانی دیکەش بێ. ئەگەر ئەو شەوەکە ئەو ڕۆکە کۆڵبەرێکیان لە منتەقەی پاوە کوشتووە، بە هەزاران کەس لە شوێنەکانی دیکەوە بچن لە مەراسمی ناشتنی ئەو کۆڵبەرە ستەم لێکراوەشدا بەشداری بکەن و دەنگمان بەرزکەینەوە کە تاکوونەکەی دەبێت کرێکارێکی کۆڵبەری ستەم لێکراوە بکوژرێ بە گولەی جنایەتکاران، تاکوونە دوێنەکە ئەو دی بوو ئەمڕۆکە ئەم دیویشی پێ زیاد بوو، هاوفکرەکانی ئەوانیش خەریکن ئەمڕۆکە کۆڵبەرەکانمان دەکوژن. بۆیە کانێ من ئەوە بە زیندووبوونی شۆڕشی ژن ئازادی دەزانم، بە سازماندراوی دەزانم، حتا ئەو گۆرانیانەی کە هەڵیان بژاردبوو، ئەو سرودانەی کە هەڵیان بژاردبوو، هەمووی معنادارە، هەمووی لە بنکۆڵی سیاسەتی فاشیستی جمهوری ئیسلامی دەکات. دڵخۆشیە بۆ کوردستان، بۆ کوردستانێک کە سبحەینێ دەبێت ئەو دەنگانە تێدا دلێر بێت و ئەو دەنگانە دەبێت بکەوێتە سەرەوەی ئەو دەنگە ناشازانی تریش ئەگەر نسبەت بە هەر مەوزوعیشی دیکە ببێت. زۆر سپاس کاک حەسەن. لە شاری بانەوە ئاربابا پامی بۆ ناردرین وێرای سڵاو و ماندوونەبوونی و دەستخۆشی لە هاوڕێیان و تایبەتەن میوانی بەڕێستان. تێتی داوا دەکەم لە کاک حەسەن ئەگەر دەکرێت لەسەر ئەم کۆڵبەران ئەم هەش کۆڵبەرەی کە ڕۆژی شەممە سی بە فرامبار لایەن هێزەکانی پاسەوانی سنووری عێراقەوە لە سنووری بیارە کە دەکەوێتە پارێزگای هەڵەبچەی هەرێمی کوردستان کە دەست بە سەریان کردن و بێڕێزیان پێکردن و دواتر سەریان تاشین، ئەگەر دەکرێت کاک حەسەن لەسەر ئەمەش قسەمان بۆ بکە. دیارە ئەمە نووسەتی دیارە ئەمە کۆماری ئیسلامی سناریۆی کۆماری ئیسلامیشە. زۆر جار باس ئێمە کە لە پەیوەندی دوولایەن دەکرێت لە ڕۆژهەڵات و باشوور بە جۆرێک لە جۆرەکان دەوێت لەسەر سنوورەکان ئەم بشێوی و ئاژاوەنانەوەی دروستکە. تیزی ئەگەر سپاس دەکەین لە کاک حەسەن لەسەر ئەمەش باس بکات. دەزانی با پێشتر ئەوە بڵین کە ئەوەی کە بە کۆڵبەری دەگەڕێتەوە بەڕاستی کۆڵبەری شغڵ نییە، کۆڵبەری مەجبوریە، کۆڵبەری مەرگەساتە، کۆڵبەری نان لە ناو خوێن و لە ناو گولە و لە ناو ئاگرا پەیداکردنە. ئەمە بۆ خەڵکی کوردستان کۆڵبەری، بۆ خەڵکی بلوچستان سوختبەری، ئەمە تاوانێکە کە دەسەڵاتی سیاسی جمهوری ئیسلامی بەسەر ئەو خەڵکەیدا سەپاندووە. ئەو خەڵکەی کە بێکارن بەپێی هەموو قانونێکی بینەلملەلی، قانونێکی دنیا دەبێت مافی بێکاریان پێ بدرێت، دەبێت بژێویان تا و کاتێک کە کار پەیدا دەکەن تا 18 ساڵ حەقی هەر ئینسانێکە بخوێنێ، لە 18 بەرەو ژوورتر ئەگەر کاری دەبێت کار بکە. خۆ تەبان کۆنا بێ و جامعەیە خەڵک بێکار بێتی داوانە کە بێکار بوویت و کارن نەبوو بە ناوەندی خۆتە معرفی کرد دەبێت بیمەی بێکاری پێ بدەن. بە عنوانی لە جمهوری ئیسلامیە نەتەنیا ئەوانە نییە، بەڵکو مافیای سپای پاسداران دەستی بەسەر هەموو شتێکا گرتووە. ئەوە بە نسبەتی خودی کۆڵبەری و ئەو سیاسەتە دزێەوەی کە تا ئێستاکانێ بە هەزاران کەسی لە توولی ئەو چەند ساڵی ڕابردوو 300 وردەیە کۆڵبەر تێدا چوون. ئەو گزارشی کۆڵبەر نوویست، سایتی کۆڵبەر نوویست کە سایتێکی معتەبەرە
لە هەموو شوێنێکە ئستادی پێ دەکەن بۆ تا ئێوارە کۆمەڵک تێکۆشەری دڵزۆز لەگەڵ کۆڵبەران خەریکی کار و فعالیت وانن ئامارەکانیان وا دەڵێت تاو جێگای بەم ڕووداوە دەگەڕێتەوە عینەن ڕنگدانەوەی سیاسەتی جمهوری ئیسلامیە سنوور پارێز چێن ئەم سنوور پارێزانە هەرو کەسانن کە بەغا دیاری کردوون هەرو کەسانن کە هاوپیشەکان و هاوشۆڵەکان و هاو مەرامەکانی جمهوری ئیسلامی سەرپەرستیان دەکەن قەیناکە بە کوردی قساکە خۆگەر کەسێک بە ئەو هەموو خۆفرۆش و بەکرێگیرا و مزدور و ئەوانەیشتن کوردن کە لەگەڵ سپای پاسداران لەگەڵ وەزارەتی اطلاعات و لە ئینسان کوژیە دەستێکیان هەیە پێمان وانە بێەوەی کە لەو دیوەیە لە سنوورەکان و بە کوردی قسەی کە زۆرە شەریفە ئەوی دیکە لەوێ بینە هەر عینی هاوپیاڵی ئەوان هاودەنگی ئەوان هاوڕەنگی ئەوان بۆی ئەم کارەی ئەمان تەقاو دەخەر و کارەیە کە جمهوری ئیسلامی کردی بەڵام بەخۆشیەوە ڕاگەیاندنەکان لەم دیوە ناوەندەکانی ئازادی خواست خەڵکی معتەرز میدیاکارەکان بەرەی ئینجیۆکان هەمووی ئەوانە هاتنە دەنگ و لۆمەیان کردن سەرزەنشیان کردن تەنانەت وتیان نەخێرەوە ئێمە نەبووین نەتەنیا ئەو جنایەتیان کرد ئەوان بوون بەڵکو ئەو جنایەتی ئەو ڕۆکەشتر ئەوان بوون کۆڵبەرێک کوژرا و کۆڵبەرێکی تریش بریندار بووە لە حەڵەبجە کۆبوونەوەی گەورە کرا کە ئیدانەیان کردن حتا مامۆستایەکی ئاینی قساکە پارلمانتار هاتووە قساکەن دەڵێن لە 75ەوە خەڵکی کوردستانی ئەو دی و کوردستانی ڕۆژهەڵات نانیان پێداین لە ئاوارەیە بە دەمانەوە بوون لە چیا خزمەتیان پێکردین ئێمە شەرمەندەین کە ئەو کارە کراوە لە منتەقەکەی ئێمەدا بۆیەکانی ئەمە جنایەتە ئەم جنایەتە بەڵام دەڵێم ئەمە نابێت تەنیا محدودیکەینەوە بە کۆڵبەران جمهوری ئیسلامی خەریکە کارێکی قێزێونیش دەکات لەگەڵ ئەو کۆڵبەرانە تحت عنوانی ئەوەی کە سازمانیان دەدات کارتیان پێدات بە قەولی خۆی جاسووسیان تیا دروست بکە بیان خاتە ژێر کۆنتڕۆڵی سپای پاسدارانەوە و ئەم کاناڵە لە کاناڵی سپای پاسداران و بڕاتە پێشەوە هەم ئەوان کەوت درۆ دەلەسانەی کە دەیکەن ئەمە کاری خراپکاریەکەن چی دێن چی دەبن مەشروع بەن ئەستەحابن ئەمە هەمووی پرۆپاگەندەی سپای پاسدارانە ئەوان نانیان نییە بیخۆن فەرمون ئێوە نانیان پێ بدەن فەرمون بیمەی بەکاریان پێ بدەن فەرمون کاریان بۆ دابین بکەن چێ دەچێ ئاوە زمسان و سەخڵەت و ئەوە بکە بۆی ئەمە جنایەتێکی دڵڕقانەیە ئەمەی دامەی سیاسەتی جمهوری ئیسلامیە لەم دیوە بێ لەو دیوە بێ هاوشێوەیە کورد بیکا و عەرەب بیکا و فارس بیکا لە نەوعێکە قوربانی کۆڵبەرە تەقەکەر کەسانێکی مسلحن کە هەر هەمان سیاست و هەمان استراتێژ و هەمان هەدەفی کە سپای پاسداران هەیەی ئەوانە بەڕێوە دەبن محکومە واقوا هەیە دەنگدانەوەیکی هەرچی زیاتر لەم دیوە دەنگدانەوەی باشی بوو بەڵام ئەوە کافی نییە حەقوایە دەنگدانەوەیکی زۆر لەوە زیاتری لێرە بێت لە دەرەوە ببێت لە هەموو شوێنەکانی دیکە لە ناوخۆی کوردستانی شابی بێت. زۆر باشە کاک حەسەن دووبارە لە شاری مهاباتەوە کاک بەهمەن بەڵێ ئەگەر شتمانەکە کاک بەهمەن لە شاری مهاباتەوە پرسیاری کردوەوەی ڕای دەستخۆشی و ماندوو نەبوونی تێتی زۆرێک لە لێکۆڵەران و کارناسان کە دەبینین سەدەکان تەحلیلیان ئەوەیە کە لەم وەزعەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جبهەی دووەمی شەڕ عێراق تەحلیل لێ دەدەن. بەڕای کاک حەسەن داهاتووی نزیکی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە چۆن دەبینێ؟ دەزانی سپاس بۆ کاک بەهمەن ئەوەی ڕاستی بێت عێراق خۆی جبهەی شەڕەکەیە جبهەی دووەم نییە یعنی یەکێ لە جبهەکانێک هەر لە مێژیشەوە هەر دوای ئەوەی کە هەر ڕوخانی سەدام حوسێن ینی یەکێک لەو شوێنانەیە کە جمهوری ئیسلامی لە ڕاستیدا بەهۆی هاومەرجێکی دوور و درێژ کە لەگەڵ عێراقەتی عێراقی کرد بە پشتی سەحنا ولا حتا بوو بە ئەوەڵی سەحنەیش بووی ئەمڕۆ کە هەموو کەسێکەوە دەزانێت ئەوەی کە تاوێنە تاوێک دەبینین دەڵێن لە مەرجی سووریەدا ئەوە تونێلەکانیان خاپور کرد ئەمریکا لیدان ئەوە هەشتی شعبیان چی لێ کرد ئەوە لە فلان جێگای ترا بەری هاتوچۆکانیان گرتن ئەوەیە کە لە خاکی عێراقەوە بەشێکی زۆر لە ئەسلحە و تەقەمەنی بەشێکی زۆر لە نیروهای سپای پاسداران هەمووی ئەوانە دەگۆزرێنەوە بۆ ئێوە بۆ سووریا لە سووریەوە بۆ لوبنان لە سووریەوە هەروەها بۆ غەزە و شوێنەکانی دیکە بنابەرین عێراق لەو شەڕەدا هەیە ئەگەر مەزوری کاک بەهمەن ئەوە بێت کە شەڕەکە بەو معنایە ئەمریکاییەکان دەرگیرە بن لەگەڵ ئێرانە ئەمریکا تا ئێستا خۆی پاراستوە لەو شەڕەوە هەموو کەسێکەوە دەزانێت هەر دوێنێ پێرەشەوە کە بووتیان زیاتر لە 30 دانە موشک و درۆن و ئەوانیان داوە لە پایگای ئەلئەسەد کە وەختی خۆی لە زمانی سەدام حوسێن دروست کرا هەوڵجار وتیان 50-60 دانە مستەشار و سەربازی ئەمریکایی و ئەوانە زەرەریان پێگەیوە دوایوتیان حاڵی چەند نەفەرێکیان خراپە ئەمە لە ئارادایە بەڵام ئایا کوونێ ئەم شەڕە ئەمریکا تا ئێستێشی لەگەڵی ئەمریکا خۆی دزێتەوە لەو شەڕە لەگەڵ ئێران دلیلەکەیشی ئەوەیە کە ئەوان دەزانن
ئەبعادی ئەو شەڕە تەنها بۆ عێراق محدود نابێتەوە. هەموو وڵاتانی تر بێزگە لەوە ئەمریکا نەگەرانی ڕقیبە منتەقەیەکانیەتی، ئەگەر رووسیەتیان نەبوایەت، ئەگەر چینی تێدا نەبوایەت، ئەگەر حتا کورە بەشێک لەو موشەکانەی کە ئەمڕۆکە لە حزب الله هەیە لە لۆبنانە دەڵێن موشەکایەکە کە کورە پێداون، قسە لە 100,000 نەفەر نیرویکی زۆبدەی شەڕکەرەکە لەوێ هەیەە بەشێکی زۆری ئەمانە ئەم وڵاتانی تر ئاموزشیان داون، تەسلیحاتی رووسی تێدایە، تەکنۆلۆژیای چینی تێدایە، بۆیەکانی ئەوەی کە ئەمریکای نیگەران کردووە ئەبعادی شەڕێکە کە ڕقیبە منتەقەیەکانی ئەمریکا لەم شەڕانەدا دەخاڵەت دەکەن. ئەوەیە بە باوەڕی من. بەڵام ئەوەیشی کە لەم وەزیەتیشا دروست بوو ئەو خەلەعیش لە ڕاستیدا خەلەیەکە خودی ئەمریکا دروستی کرد، بۆشاییەکە کە ئەمریکا لە منتەقەکە بۆ جەمهوری ئیسلامی دروست کرد. ئەمریکا دوو ڕقیبی سەرەکی ئێرانی ڕوخان لە منتەقەکەدا، یەکێکیان سەدام حوسێین بوو کە شەڕی 8 ساڵیان بە نوێنەری ناسیۆنالیزمی عەرەبە ناسرا، سەرداری قادسیە بوو، لەو شەڕەدا سەرکەوتنی بەدەست هێنا بوو، ئەوەیان ڕوخان. بەربەستێکی گەورەیان بەرەو فەلەستین و دنیای عەرەب و ئیسرائیل و لوبنان و هەموو ئەوانە لابرد بۆ ئێران. لایەکی دیکەش جەریانی تاڵبان و جەریانی ئیسلامیەکانی ئەو لابوون کە دوای دەوڵەتی بوش ئەوانیشان لە بین برکە و لێدانانەی کلیان کرد، دوای 20 ساڵ دووبارە ئەفغانستانیان داوە دەست ئەوان. بۆکانی ئەم سیاسەتانەی کە غەرب ئەمریکا کردی و ئەو بۆشایی کە بەجێهێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەت لە 2 ساڵی ڕابردوویشە هەموو تەمەرکوزیان کردە سەر ئۆکراین، ئەمانە خۆی کلێنێکی گەورەی دروست کرد لە کێشبەکێشەکانی منتەقەییدا و ئەوە مەجالی کردەوە بۆ جەمهوری ئیسلامی. ئایا بەری ئەم سەرڕۆیانە دەگیرێ؟ ظاهرن دەبێ وابێ، بەڵام ئەوە بە معنای تا ئێرەشی بێت بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی و ئەمریکا بچنە شەڕێکی قەتعیەوە لەگەڵ یەکتری. فعلەن ئەوە نابینرێ ئێران شەڕی نیابەتیەکە، بەڵام شەڕی ڕاستەوخۆ ناکە. تەنها جێگایەکە کردی ئەم سەفەرەی کە کردی ڕاستەوخۆ لە پاکستانیدا فەوری جوابی دایەوە و کەوتنە غەڵەتمان کردو نەزە کەس خۆی نەکرد بە خاوەنی هەروکو لە ئەوانی مابێ. بۆیەکان من وەزیەتەکە ئاوا. بەڵێ کاک حەسەن، هەرو خۆشتان ئاماژتان پێدا باشە تاکەی ئەمریکا دەتوانێت هەر ئاوا نەرمژ نیشاندا بەرامبەر بە ئێران پێتاوانیە فشاری بۆ دێن بۆ ئەوەی کە مستەقیمەن لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ ئێران شەڕەکە بکاو جۆرەی کە بۆ خۆشتان باستان کرد ئێران شەڕەکە دەکا بەڵام بە هێزە نیابەتەکانی خۆشیان لەو باش دەزان تاکەی ئەم ئینعتافە نیشان دەدا ئەمریکا بەرامبەر بە ئێران بەرژەوەندیەکەی لە چیدایە؟ بەرژەوەندیەکەی لەوەدایە کە ئەمریکا ناوێت دەرگیری شەڕێکی ئاوا بێ کە انتخاباتێکی گەورەی نوامبری ساڵی داهاتووی لە پێشدایە. ناوێت جەنازەی سەربازانی ئەمریکایی بچنەوە بۆ ئەمریکا و بڵێن ئەمە نەتیجەی سیاستەکانی بایدێنە، دەیدۆڕێنن دموکراتەکان لە نەتیجەی ئەو شەڕەدا هەر هیچی تر نەبێ، لە نەتیجەی ئەو شەڕەدا 100 دانە جەنازە بەرنەوە ئەمریکا بایدێن و دموکراتەکان هەم لە انتخاباتی سەرۆکۆماریدا هەم لە انتخاباتی مەجلیسا دەیدۆڕێنن. بۆیەکان ئەوان حسابی ئەوە دەکەن، حسابی ئەوەکەن کە تووشی ئەم شەڕە نەبن، دوای ئەوە چەندێک وزەی ئەمریکا و ئیمکاناتی ماڵی و ئیمکاناتی ئینسانی هەموو شتێکیشی لە منتەقەکەیە بەخۆیەوە دەگرێت. ئەمریکا بەتایبەت ئەم لایەنە ئەم بەشەی کە ئێستا لە دەسەڵاتان دیموکراتەکان ئەمانە بە یەک معنا زۆر جار دەوترێت کە لە سیاسەتی دەرەوەدا زۆر ئەمان شەڕخواز نین، بێزگەلەوە ئەمان نسبەت بە ڕەوتە ئیسلامیەکان یانە ڕەوترن، خۆپارێزترن لە کێشە. ئێمە لە بیرمان نەچێ بەشی زۆری ڕەوتە ئیسلامیەکان لەسەر دەستی دیموکراتەکان هاتوونێتە سەر دەسەڵاتەوە. لە ئێرانە جەمهوری ئیسلامی لە دەورانی کارتێرە هاتە سەرکار، لە ئەفغانستانە هەر لەسەر دەستی ئەوان هاتنە سەرکار. لە ئەم ساڵانەی ئەخیر بزانە ئۆباما چه خزمەتایکی بەمانە کرد کە لە سەرۆکۆماری ئەمریکا بوو، دواتر سەرۆکۆمارەکانی تریش هەمووی ئەوانەی کە هاتنە سەرکار. بۆیەکانی هۆکارەکەی ئەوەیە دەرگیربوون لەگەڵ ئەم شەڕە شەڕی تەنها یەک وڵات نییە، شەڕی یەک بەرەیشە، ئەوەی کە بخوانتی دەڵێن بەرەی مقاومەت، یعنی یەک منتەقە دەرگیری ئەو شەڕابێ. لەولاوە تورکیەیەکە مەوزعێکی زۆر هەلپەرستانە و بەینابینی جارێ لەگەڵ ئەمریکای جارێ لەگەڵ ئەمانە و بۆ خۆی لەواقعدا نقطە زافێکە بۆ خودی ئەمریکا بە عنوانی متحدێکی ئیستراتیژیکە لە منتەقە. ئەوە ئیسرائیلە دەرگیرە لەتمەیەکی قورسی خواردووە ناتانیاهۆ لە لێواری کەوتنە نفرەتێکی عمومی ئێستا لە ناتانیاهۆ سیاسەتەکانی لە ئیسرائیلدا هەیە. یعنی ئەمریکا ئەو بۆشایی کە بەجێ هێشت بە ئاسانی بە هێزی نظامی بۆ پڕ ناکرێتەوە، متحدێکی بۆ معنایە لێرە هیچ کام لە وڵاتانی عەربی باوەڕی پێ ناکەن. عەربستانی سعودی خەریکی ڕێکەوتن لەگەڵ ئێران بوو، وڵاتانی دیکەش کە ئەمریکایان بینی لە کاتە سەختەکانە بەجێهێشتن باوەڕێکی ئەو تویان بە ئەمریکا نەماوە. بۆ
بۆی هەمووی ئەوانە دەبێت بەوەی کە ئەمریکا محتاج بێت بە احتیاتەوە دەستبەری بۆم کێشانە و واردی شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران نەبێت، ئەویش بە شێوایکی دیکە شەڕ لەگەڵ نیابەتیەکانی دەکات. ئیسرائیلەکە خەریکە ئەو ئیسرائیل زۆری پێخۆشە بە باوەڕی من ئەمریکا واردی ئەو شەڕە بێت. بەشێکی ئیدامەکەیشی هەر بۆ ئەوەیە کە لە غەزەدا ئیدامەیەدا لە لوبنان و لە حەسەن نەسڕڵڵا و لە حیزب الله دەدات بۆی کە ئەمریکا بچێشێتە ئەو شەڕەوە. بەڵام ئەمریکا من مەگەر زەربەی قورس بخوات، مەگەر ناچار ببێت، مەگەر ڕێگایکیان بۆ نەمێنێتەوە تاو لە حەزەیە من پێم وابێ ئەمریکا کەماکان خۆ پارێزێ لەو شەڕە. دەنگ نییە کاگەمیرەگە گوێ لە دەنگی منە دەنگ نییە. دەنگم کاک حەسەن دەنگی منتان هەیە؟ ئێستا بەڵێ فەرموو. داوای لێبوردن دەکەم. شەهێن لە ژاوەڕەوە پرسیارێکی نردووە و نووسیوێتی ئەم هەلومەرجەی ناوچەکە کە ئێوە باسان کرد تایبەتەن هەرێمی کوردستان چ کاریگەریەکی هەیە لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات؟ خۆب ئەو وەزیەتەی کە هەیە ئەو فشار و زەخت و زۆرانە و حیزبەکانی ڕۆژهەڵات شتێکی باشی تێدا نییە. جمهوری ئیسلامی جاری وای شەیە خۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتیشی کردووە بە بیانوو. بەڵام لە ڕاستیدا مەختی خۆشی وتومانە ئەو فشار و زەخت و زۆرانە ئەگەر بیانوش حیزبەکانی ڕۆژهەڵات بن لە واقعدا هەدەفەکە هەر باشووری کوردستانە، هەر هەرێمی کوردستان، هەر دەسەڵاتی هەرێمی کوردستانە. و حیزبەکانی ڕۆژهەڵات دژی ئەو سیاستانەی جمهوری ئیسلامین بەعام بە هەمویانەوە جیا لە سیاستهای جۆرا و جۆر و ئەوە کە هەیە لەو اعتراض و ناڕەزایەتیانش کە هەیە لێرە دژی ئەو تاوانانەی جمهوری ئیسلامی بەشداری کراوە، بەشداریش دەکرێت و لە مقابلی ئەو دەست درێژانەی جمهوری ئیسلامیدان کاری ئاگاهگەرانە کراوە، محکوم کراوە سیاستانەی و معلومە پریشی ئەو ئاورە بەنەوەی کوردی حیزبەکانی ڕۆژهەڵاتیشی گرتووە تۆ لە پێشودا و ئێستاش دەیگرێتەوە. نابەرین زەرەری بۆ هەموو لایەکەیە. زۆر باش کاک حەسەن خۆشمەر پرسیارێکم لەم چوارچێوەیەدا هەیە دیارە هەڕەشەی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵات جێگیر لە باشووری کوردستان زۆری کردووە. ئەگەر دەکرێت ئەگەر گونجاوە لەم بەرنامێدا ئاخرین جموجۆڵەکانی کۆماری ئیسلامی لە عێراق و لە هەرێم هەم بۆ ئێمە هەم بۆ بینەران باس بکەین. ئەوەی کە ڕاستی بێت تا ئێستا دوای ئەو حرەکەتانەی کە کرا، دوای گزارشانەی کە داێنەوە شتێکی تازەتریان نەوتووە بە هیچ دایکیان نەوتووە و بە باوەڕی دەوڵەتی عێراق بە یەک نەوع و حتا حکوومەتی هەرێمیش متەوەجێ بوون کە زیادە ڕەویان کرد، متەوەجێ بوون کە حیزبەکانی کوردستان نەتەنیا بۆ ئەوان سەر ئێشە نەبوون، نەتەنیا دەردی سەریان بۆ دروست نەکردوون، بەڵکو مێژوویەکی هاوبەشمان بووە، خەباتی هاوبەشمان بووە. ئەم دی و ئەو دی و خەڵکی کوردستان 100 ساڵە بەش بەتایبەت ئەم دوو بەشەی کوردستان تێکەڵن. نیوەی خەڵکی پێنجۆن خزمەکانیان لە مەریوانە، نیوەی مەریوان خزم و کەسوکاریان لێ بانە هەر عینیشت بە سەردەشت و قەڵاتزێ و ئەو لە حاجی عمران و منتەقەی بەرە و هەولێر و ئەوانە هەر عینیشت. بۆیەکانێ ئەو کارانەی کە کردیان و ئەو هێزە بەتایبەت سەردانی ناوپایەگاکان و فشار و ئەوانەی بۆ هێزەکان من پێم وابێ خۆیان بەوە گەیشتون زیادە ڕەویان کردووە. و حکوومەتی عێراقی وتی لە چوارچێوەی مەسائلی ئەمنیەتیەکە کە ئێمە ئاخرین لێدوانی خاسمعرەجی ئەوە بوو لە چوارچێوەی ئەو هاوکاریانەی کە کردومان ئەگەر جمهوری ئیسلامی ئەو شێوە و ڕەفتار و ڕەوشانەی خۆی ئیدامە بدات ئێمە پێداچوونەوە دەکەین بەو سیاسەی کە کردومان. ئێمە هەموو شتێکمان کرد بۆەوان بەڵام ئەوان هیچیان نەکردووە. ڕاست دەکەن، یعنی ئەوان هەموو شتێکیان بۆ ئەمان کرد، قوربی خۆیان لای خەڵکی کوردستان شکان، اعتباری خۆیان لای خەڵکی ئازادی خواست شکان، فشاریان هێنا بۆ حیزبە سیاسیەکانی کوردستان. بەڵام جمهوری ئیسلامی چی کرد؟ ئێستا بە موشەکی باڵستیک جوابیان دەداتەوە. جمهوری ئیسلامی ئەوەیە، جمهوری ئیسلامی تاکوینە بۆی شلکەی دێتە پێشەوە، هەتاکوینە مەجای پێ بدەی زۆرتر فشارت بۆ دێنێت و بە قەولی کوردی سوار سەرت دەبێت و قەدەمێک پاشەکشێت پێ بکات، چوار قەدەمی دیکە فشارت بۆ دێنێت کە نەکە. بۆیەکانێ من هیوادارم ئەوان متەوەجێ بوو بێتن کە بوونی حیزبەکانی هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان لێرە ئەمانە بۆ خۆی لە واقعدا بۆ ئەمان زەرەر نەبووە. باشە خۆ لە ماڵی پێشڕەوە دزەییاندا خۆ نەیانوت ئەوە سەرکردەیە کۆمەڵە و دموکرات و کێو دانیشتون و خەریکی کۆبوونەوە بن، وتیان مامورین ئیسرائیلی لێبوون. مامور ئیسرائیلیش کێ بوو؟ ئەوەی موساد ژینای 11 مانگە بوو. يعني ئەوە فەرهەنگی جمهوری ئیسلامیە، ئەوە تەوجیهی جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی پێویستی بە پاساو نییە بۆ جنایەت، لە جنایەتا گەورە بووە، خولقاوە بەوە
ئەوە ڕەوشەکانیەتی ئەوە فەرهەنگێتی تاکوێنێ بۆی داشکێنی زیاتر فشارت بۆ دێنێ و ڕێگاکەی تەنها ئەوەیە کە لە بەرابەریدا ڕاوەستی و من هیوادارم هەم حکوومەتی هەرێم بەخۆیان بێتەوە هەم حکوومەتی عێراقی لەوە زیاتر تەسلیمی جمهوری ئیسلامی نەبن و لەوە زیاتر دەوڵەتی کولن ئەم وڵاتی عێراق بە کوردستانیشەوە تەسلیم بە جمهوری ئیسلامی نەکەن و ئەو خەڵکە بەبوونی جمهوری ئیسلامی ئارامشیان نییە بەڵکو بە نەبوونی جمهوری ئیسلامی بە دەخاڵت نەکردنی ئەو تورکیە ئەوەی کە خۆیان پێڵێن سەروەری بە پاراستی سەروەری خۆیانە چه هەرێمی کوردستان چه عێراق ئەتوانن ئەمنیەت و ئاسایشێک بەرقەرارکەن دەخاڵەتی ئەوانە موسیبەتە بۆی کانێ ئەوە ئاخرین شتێکە کە تا ئەو لەحزەیە کە من عەرزم کرد بیستم. زۆر باشە کاک حەسەن ئێمە بەرنامەکەمان ڕوو بە کۆتای من داوام لە هاوڕێیان کردووە ئەگەر بکرێت 10 دقیقە کاتی ئیزافەم پێ بدەن نازانم تا ئێستا هیچیان پێ نەکتومەتەوە ئەگەر بکرێت خەبەرم پێ بدەن چون دوو پرسیار ماوە. کاک حەسەن چەب لە زۆر باشە هاوڕێیان دەڵێن 10 دقیقە کاتیان پێداین دەستیان خۆش بێت. کاک حەسەن چەب لە ئێران و لە کوردستان بە بڕوای ئێوە توانی دەوری شیاوی خۆی بگێڕێت ئەگەر نا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەلم کات و ساتەی لەو وەسعی ئێستادا چەندە چەپ لە کۆمەلگای ئێران گرینگە کە زیاتر دەور بگێڕێ. دەزانی کاکە میرجان نا ئەگەر لە من پرسی دەڵم جوابەکە مثبت نییە کەس دەیتوانی ئەو دەورە بگێڕێ مزافەن ئەوەی کە چەپ کە من تەبعاً زۆرتر ڕاستی خودی کەلیمەی چەپ زۆر چۆن بڵێ معنایەکی نادەقیق و ناڕۆشنیە هەر کەسێک کەڵەسێ بەخۆیان لە چەپ بەڵام لە عینی حاڵە زدی ژنە زدی کرێکارە زدی فلات چی ئەخ نەزانەوە چەپێکە من زۆرتر تەرجیح دەم وشەی سۆسیالیستەکان ئازادی خوازەکان ئەوە بەکاربەرم کە ئەوەندەش بە حیزب و بە خۆمان و بە جەریان تۆ کێمگەر بڵم کۆمۆنیستەکان هەتاکوونێ وشەیەکی گۆنگی کە بایدن پێی دەڵێن چەپە لە سیاسەتینە سوسیال دموکراتەکان پێیان دەڵێن چەپن من زۆر لەگەڵ ئەو بەرحەڵ لەو دەستاوێژە لێ بگەڕین کێشەکە ئەوە نییە بەڵام ئەوەی کە مەبەستی ئێوەیە من دەڵێم نا دەڵێم بەشێکیشی یەک واقعیەتە کە جەرەیانی چەپ مەگەر لە یەک دوو مەقتەعی تاریخیدا شاریوەری 20 کە ئێستا بەو شکڵەتە ناحیزبێکایە حیزبی توودەیە کە و سەرودەمە دروستە بێت ساڵی سی دەورانی مستەقل کە بازەمەر حیزبی توودەیە ساڵی 57مان هەیە ئێمە کە لەوێدا جەرەیاناتی جۆرا و جۆری چەپ و حیزبی و سازماندرا و سوسیالیست و خۆیان نیشانەدەن بەڵام یەکەمین سەرکوتەکانیش عەلەیهی ئەوان دوای ئەوەی کە پیان وتن کەسانی سەربەشە لە عەلەیهی ئەوان دەستی پێکرد زۆرترین قوربانی لە ناو زیندانیەکانە یا لە چەپەکان و کۆمۆنیستەکانە یا لە مجاهدەکانە کە ئەوان خەباتی چەکداریان ڕاگەیان بۆ یەکانێ بەشی هەرە زۆری چەپ سەرکوت کرا تەبعید کران لە ماڵ و لانە و خانەی خۆیان هات لە دەرەوە ئەوە واقعیەتێکە کە بەنسبەتی چەپەکان ئەو ساڵانەی آخر بە دەلیلی ئەوەی کە چەپ ئەم جەرەیاناتە ئەم ڕێکخرا و سازمانانە تووشی ئینشعاباتێکی خۆت ساختە و ناخاستە لە ناو خۆیان نابوون ئەمەش بە یەک معنە ئەم جەرەیاناتەی زەعیف کرد لە ئەتباری ئیجتماعیانیدا ئێوە مەسەلەن تەماشا بکەن هەر لە کوردستانە جا لەوەی حزبی دموکراتی دووسێ زار تووشی ئینشعاب و جیابوونەوە کێشە بووە بەڵام لە ناو کۆمەڵەدا ئێستا سێ چوار جەریان بە ناوی کۆمەڵەوە کارەکە کە یەک دوویان هەر ڕەبتی بە فکری کۆمەڵەوە نییە هەر بەو جەریانەوە نییە دەی ئەوە لەتمەیە لە خودی ڕابردووی کۆمەڵە و تاریخی کۆمەڵە و جەریانێکی ئاوا ئەوانە بۆی ئەوەیش بێعتباری دروست کرد یا جەریانێکی هەر دەقاودەق بەو ناوە کارەکە نازانی خۆ جیاوازیەکەیان چییە دەردیان چییە مەرگیان چییە کێشەمان چی بۆ لەگەڵ یەکتری بە ڕۆژ و ڕۆژگارە گەیشتین ئەمانە تەسیر یان دوو دانە ڕای کاریگەر 5-6 دانە چریک 3 دانە کۆمۆنیستی کرێکاری خۆ ئەمانە هەمووی تەسیری بووە من و تویشمە ئێستش تاچی دەکەمەوە لەسەر ئەوە بە باوەڕی من ئەو چەپە لە جێپێی ئیجتماعیەکەی خۆی گۆڕ لەبیر چوێتەوە جێپێی ئیجتماعی چەپ کاکی گیان بزوتنەوەی تەبەقاتیە بزوتنەوەی کرێکارانە بزوتنەوەی ژنانە بزوتنەوەی ڕەقیستەمی ملیە بزوتنەوەی خوێندکارانە لەوەی وە هاتوێتە سەر کێشەهای ناوخۆیی سەر اختلافاتی ئیدۆلۆژی سەر نەقدی من و تۆ لە یەکتری سەر یەکتری داماڵین کوێی لەگەڵ فەرهەنگی چەپێکا کە دەبێ هیچ شتێک لەو جامعەیەدا نییە مەوزوعی کاری سوسیالیستەکان نەبێ و دنیای ئەمڕۆکە من دەڵێم ئەگەر ئەمڕۆکە سوسیالیزمی لێ بکەیتەوە دەکرێت پێم بڵێ چی تێدا دەمێنێ بەکار بێ بۆ بەشەریەت هیچ شتێک نامێنێتەوە شەڕ دەمێنێتەوە کوشتار دەمێنێتەوە قەتڵی ژنان دەمێنێتەوە کۆڵبەرکوشتن و سوخت بەرکوشتن دەمێنێتەوە جنایەتەکانی ئۆکراین و کوێ ئەوەی کە بەدیل بێ ئەمڕۆکە تەنها جەریانی سوسیالیستیە
دنیا طبقەی کاریگەرە هیچ شتێکی تر نییە. بنابەرین ئەوە زعفی ئێمەیەوە ئەگەر ئەو زعفاگەر هێزێکی بە قووەتی سوسیالیستمان بوایە شۆڕشی ژینا دەبوو بە نەتیجە بگەشتایە هەنگاو بە هەنگاو ڕێبەرایەتی ئەو شۆڕشی کردایە ئەوەی کە لە ئینقلابی ئۆکتۆبرا کراکە دوێنێکە و پێرێکە ساڕۆژی مەرجی ڕاهبەرەکەی لەنین بوو احتیاجمان بە شتێکی ئەوە ئێمە ئەومان تێدا بەڵام بەڵام ئەو لاکەشمە من ناموێت هەڵسەنگانن کە چون زۆر جار دەڵێن کاکە ئێوە زعفەکەی خۆتانتان لەبیر دەچێت هەڵتۆکنە سەر بەرەی ڕاست نامێ باسی خۆوەزی ئەوانیش باشتر نییە وەختێ بەشێ لەو بەناو خۆی دەڵێت چەپ و تاریخێکی 50 ساڵێکی هەیە لەگەڵ کوڕیشا دەبێ بە هاوفکر ئەویتر لەگەڵ مجاهد لەگەڵ کێ و کێ دەبێ بە هاوفکر خب عاقبەتەکەی لەگەڵ لیبرالترین جەریان دەبێ لە جەریانی ئیسلاحات ئاکەوێتە شوێن خاتەمی معلومە چی بەسەردەیتر ئەوەیە ئەو هۆکارانەوە لە ڕاستی داوکوتم یەک لە پایەی فکریەکەی خۆی کە کۆمونیزم و مارکسیزمە دوو لە پایەی اجتماعیەکەی کە طبقەی کاریگەرە کە ژنانە کە خەڵکی ئازادی خوازە کە گەنجەکانە هەر موسیبەتێک لەو جامعەدا هەبێ هەر مشکلێک لەو جامعەدا هەبێت چەپ ئەبێ ڕێگا حەلی بۆی ببێ لە مەسئلەی ملیەوە لە مەسئلەی کۆڵبەرەوە لە هەر شتێک نییە کە سەرێکشانی وەڵخا بڵێ وڵا من مەسەلەن مدافعی حەلی مەسئلەی ملی نیم بەخۆشی بڵێ چەپ بەخۆشی بڵێ سوسیالیست نایەتەوەەوە وەکان من بەداخەوە بەڵام شەرت نییە لە دڵی پیچای تاریخیدا جەریاناتی پێشڕە و جەریاناتی سوسیالیست ئەتوانن خۆیان بگەن کەمبودەکانی خۆیان ڕافکەن و بەسەری دازاڵ زۆر باشە کاک حەسەن 4 دقەمان کاتماوە بەڵام لە ڕوانسەرەوە یەک پەیام هاتووە هەرچەند کاک حەسەن لەسەر هەڵبژاردن قسەی کردووە بەڵام بە پەیامەکەی بخێن نووسێتی سڵاو بۆ بەڕێز و بەڕێستان و میوانەکەتان کاک حەسەن ڕەحمانپەنا من لە شاری ڕەوانسەر بورم من پێمان بە هەڵم کرد پەیوەندیتان لەگەڵ دەکەم من لە خەڵکی ئەورامانات بە تایبەت شاری جوانڕۆ دەکەم کە لە هەڵبژاردننی داهاتوو بەشداری نەکەن شاری جوانڕۆ لە هەر ئێعتراز و خۆپیشاندانێک پێشڕەوی شارەکانی دیکەی ئەوراماناتە دەیان گیانبەختکرد و بریندار و زیندانی هەیە بەڵام کاتێک ئینتخابات دەست پێ دەکات دەیان کەس خۆیان بۆ هەڵبژاردن کاندید دەکەن و ئینتخابات دەکەن بە تایپەی قومی من لەم تریبینەی کۆمەڵەوە داوا خەڵکی جوانڕۆ دەکەم کە نەکەونە داوی جمهوری ئیسلامیەوە داوا لە کاک حەسەنیش دەکەین لەم بابەتەوە قسە بکە هەرچەنە بە کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییەوە کاک حەسەنیش لەسەر هەڵبژاردن قسەی کرد و دەستخۆشیشی کردێمەش زۆر دەستخۆشی لەم بینەرە عزیزە دەکەن کە لە ڕوانسەرەوە پامی نادۆ کاک حەسەن 3 دقە کاتمان ماوە من پرسیارێکم نییە لەسەر ئەم بابەتی کەم شەو باسمان کرد بەڵام خۆتان ئاگادارن لە مانگی ڕێبەنداندای و نزیک دەبینەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە قسەتان چییە بۆ ئەم ڕۆژە 3 دقەشمان کاتماوە من نیو دقیقە بە ئەو لەسەر قسەی ئەو بەڕێزە بڵێم من دەنگی خۆمە خەم پاڵدەنگی ئەو من پێم وابێ هەورامان ئەو هەموو تێکۆشەرە ئەو هەموو فیداکارە ئەو هەموو قارەمانە ئەو هەموو خۆڕاگریەوە هەموو بەڵاوستەمەش کە لەوان کراوە قسەی ئەو بەڕێزە زۆر لە جێگای خۆیەتی دەنگم لە پاڵدەنگیایەتی و چاوەڕوان دەکەین لە خەڵکی خۆڕاگری هەورامان بە هیچ جۆرێک نەچنە ئەو گاڵتە جاڕیەوە کە ناویان لێ ناوە هەڵبژاردن کە هیچی لەوە ناچێت ئەوە یەک بەنسبەتی یەک دەخەمان ماوە داوای لێبوردن دەکەم فەرموو بۆ ڕۆژی کۆمەڵە فقط من داوام ئەوەیە یا بانگوازم ئەوەیە کە لە هەر جێگایەکە کە بۆمان دەکرێت یەکۆشەرانی کۆمەڵە هەر لە ئێستەوە بەرەو پێشوازی ئەو ڕۆژە بڕۆن ڕێزی لێ بگرن سەرداری بنەماڵەی گیانبەختکردوان کەن سەردانی بنەماڵەی زیندانیانی سیاسی بکەن سەردانی خانەوادەی شۆڕشی ژینا کە لە ساڵی ڕابردوودا گیانیان بەخت کردووە بچنە سەر گڵکۆی عزیزەکانمان شاخە گوڵدانێن و ئەو ماوەیە دەبێت ڕنگدانەوەی ڕۆژی کۆمەڵە سێبەری ڕۆژی کۆمەڵە سێبەری کۆمەڵێکی سوسیالیست لە هەموو کوردستانە ببینین ئەوە پەیامی ئێمەیەوە ئومێدەوارم خەبەری باشیشمان لەو بابەتەوە بۆ بێت و ئێوەش بڵاویکەنەوە بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداری ڕاستەوخۆی ئەم شەوی تلویزیۆنی کۆمەڵە بووی سپاسان دەکەین سپاس بۆ ئێوەی شوماندوونە زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستاشەوە ئێوەی عزیز لەگەڵمان و سپاس بۆ وازیدانی بەشدار بوون لەم بەرنامەداوە پەیام و ڕاوبۆچوونی خۆیان باس کرد هیوادارین کە ئەم بەرنامەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت تا بەرنامەیەکی ڕاستەوخۆیتر هەر شاد و بەختەوەر